سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵام کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش. دوارە بە بەرنامەی ڕاستەوخۆوە هاتوومەتەوە خزمەتان بۆ ئەوەی کە هەواڵ و راپۆرتەکانی ئەم بایکۆتە سەرکەوتوانی کەمڕۆ لە کوردستان و بەگشتی لە ئێران ڕوویدا بیخینە بەرباس و لێکۆڵینەوە. ئەو راپۆرتانی لە شار و گوندە جیاجیەکانی کوردستانەوە دەستمان کەوتووە ئاماژە بەوە دەکەن کە نمایشی ئەمڕۆ بە ناوی هەڵبژاردن لەلایەن زۆرینەی ڕەهای خەڵکی کوردستانەوە بایکۆت کراوە پشتگوێخرا. خەمڵان نەسەرەتاییەکان لە شار و گوندە جیاجیەکانی کوردستانەوە ئاماژە بۆ دەکەن کە سەرڕای هەر فێڵێک کە بەکارهێنراوە کەمتر لە سەدا 10 دەنگدەرانی مافی دەنگدان چوون سەر سندوقەکانی دەنگدان. بایکۆتەکە ئەوەندە سەرنجڕاکێشە کە هیچ پلەیەک لە ساختەکاریەکانی هەڵبژاردن کە لە کۆماری ئیسلامیدا باو بووە ناتوانێت بیگرێتەوە. هەرچەندە هێشتا دەبێت چاوەڕێی راپۆرتی زیاد بین لەسەر بایکۆتی بەرفراوانی ئەم نمایشە حکوومەتیە لە کوردستان، بەڵام تا ئێستا سەرکەوتنی خەڵک و کۆمەڵگەی مەدەنی کوردستان لەم نەبەردە تایبەتەدا دڵنیاندەی. بەڵام ئەوەی ئەمڕۆ ڕوویدا زۆر دوور نەبوو لە چاوەڕوانی خەڵکی کوردستان کە هەر لە سەرتاوە بە ڕفراندومی کۆماری ئیسلامی گوتوبیان نەخێر، ئەو خەڵکەی کە بە خۆراگری قارەمانانی خۆیان وەڵامی لەشکەرکێشی ئەم دەسەڵاتە سەرکوتگەرایان دایەوە بە کوردستان و ئەم خۆراگریە لە ماوەی 45 ساڵی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بە شێوەی جۆراوجۆر و لە بزوتنەوە جەماوەریە گەورەکاندا لە نێویاندا مانگرتنی سیاسی لە ساڵانی جیاجا و دوجاریشدا لە شۆڕشی ژینادا تەحەدای ئەوان کرا و ئەو خەڵکەی کە هەموو دەرفەتێکی ممکنیان خۆستەوە بۆ ئەوەی ئەمڕۆ سبەی نامۆبوونی ئەم دەسەڵاتە بە بەرژەوەندی و بەرژەوەندیەکانی خۆیان نیشان. ئەمڕۆ جارێکی تر دەرفەتێکی لەو شێوەیە سەری هەڵدا و لە هاودەنگیەکەدا کە چەندین جار ئەزممویان کردبوو بە ئاشکرا ڕایانگەیان کە ئەم حکوومەتە بە نامۆ دەزانن و بۆ خۆیان. هەل لێرەدا زۆر پیرۆزبایی لە خەڵکی کوردستان و هەموو ئەو هەڵسوراوانە بکەین کە هەوڵیاندا زەمینە بۆ ئەم هەنگاوە گەورەیە خۆش بکەن. ئازیزان، ئێمە پێمان باشە ئێوەش لەم بەرنامەیەدا کە ڕاستەوخۆ لە خزمەت ئێوەدان لە ڕێگای ئەو ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتاندای و لە ڕێگای تۆڕی واتساپ بۆ دەتوانن بەشدار بن لە بەرنامەوە پەیام و ڕاو بۆ چوونەکانتان و ئەو راپۆرتانی کە لەسەر شارەکانتاندا هەیە بۆمانی بنێرن. ئێستا ئەگەر هاوڕانی ئۆتاق فەرمان ئامادە بن، میوانی بەڕێزمان خاتوو لەیلا مروەتی لێکۆڵەری سیاسی لەسەر هێڵە بچین بە سەوباسی ئەویش بیستین. خاتوو لەیلا ئەم کاتت باش، زۆر زۆر سپاس بۆی کە بەشدار بوون لە بەرنامەی ڕاستەوخۆی تلڤیزیۆنی کۆمەڵەدا. زۆر سپاسان دەکەم لە خزمەتانە بە مەمنون لە میوانداریتان. زۆر سپاس، بەخێر بێت. خاتوو لەیلا، خۆتان ئاگادارن ئەمڕۆ تایبەتەن لە کوردستان بایکۆتەکە زۆر بەرفراوان بوو و کوردستان جارێکی تر نایەکی قورسری بە ئەم دژیم ئەم ڕژیمە دیکتاتۆر و دژە ئینسانیەدا. پێم باشە لێرەوە پرسیارەکان دەست پێ بکەم. ڕێژەی لە خوارەوبوونی بەشدار بووان چ کاردانەوەیەکی لەناو حکوومەت دەدەێت؟ باسێکیتان گەرەکە ئەوەی کە ئیمڕۆ لە کوردستانەوە لە ئێرانە بەرهەڵ نیشاندرا ئەوە بوو کە حکوومەت هیچ نەو مەشروعیەتێکی نەما، قەیرانێکی زۆر گەورەی هەیە بە ناوی قەیرانی مەشروعیەت، قەیرانی نەبوونی ئێعتماد کە خەڵک هیچ اعتمادێکیان بە حکوومەت نەماوە. ئەوەش خۆی باعثە بێت کە لە ناو خودی حکوومەتە نوعێک ریزش پێش بێت. ئەو ریزشش بەو واتەیە کە لە ناو ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە شەڕ بە پێکدادان شکل ئەگرێ. ئەوانەی کە لە دەسەڵاتن، ئەو هێزانەی کە هەنچە ئوسولگەرایان، چه ئیسلاح تەڵەبیان، چه ئەوانەی کە سەرتر لە گشتیان وەکو خودی بەیتی ڕەهبەری لە قەیرانێکان قەراریان گرتە کە پیان خۆشە یەکترین متهم بەوەکەن کە تۆ باعث بووی کە ئەو شەرایطە پێش بێ، بەڵام لە کولیەتە هەمویان باعث بوون کە ئەو مەشروعیەتە لە دەست درێت و ئەساسەن ئەو مەشروعیەتە کە هەر لە ساڵهای ئەوەڵی حکوومەت وەگە لە ناو ئێرانە بە شێوەیە خەتابار دەگەڕێت. بەڵێ و لە ناو کوردستانە ئەسڵ مەشروعیەتێک نەبوو ئینتخابات، نەبوو مانەوەی حکوومەت لەم موقعیەتە ئالەم شەرایطە بە تایبەت لە دوای شۆڕشی ژینا دەستیدا بە دەستی یەکەوە لە نەهایەتە کارێکی کرد کە ئەو حکوومەتە کولیەتی ئەو مەشروعیەتەی لەدەست بات و ئەوەیش ڕوودانەوەکەی ئەوەیە کە خودی حکوومەت تێگەیشتە کە خەڵک نایانەبێ و حکوومەتە بمێنێتەوە و مەسئلە بۆ ئەوان ئەوەیە کە لە داهاتووە وەختێکە قەیرانەکە بە ئەوجی خۆی بگات و بە هەر شێوەیەک ئەو حکوومەتە
بڕوخێن ئەمانەی کە لە دەسەڵاتن چیان بەسەردێ ئیسە فقط بەس لەسەرەوە نیە کە قەیرانی مەشروعیەتیان هەیە بەس لەسەرەوەی کە لە داهاتووە ئەمانە بۆ کوێ ئەڕۆن چون نەزانن جێگایەکیان نیە وەختێک ئەبینن خەڵک لە شتێکی ئاوا گشتی بە یەکدەنگ لە کوردی لە فارسی لە ملیەتەکان و نەتەواکانی کەی هەموویان باسییان لەسەرەوە بۆ کە ئێمە ئینتخاباتە تەحریمەکەین مە بەشداری ناکەین ئەوە خۆی مەترسێکی زۆر 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 گەورەیە بۆ حکوومەت من بەڕاستی لەبیرم نایە کامێک لە ئەندیشمەندان ڕۆشن بیرانە و شتیانوێتە بەڵام یەکێک لە نیشانەکانی ڕووخانی حکوومەتەکان ئەوەیە کە ڕیزش ڕووخان لە ناوخۆیان ناشرۆ ئەبێت ڕیزشێک کە خۆیان ئەبن بە مۆنتەقدی خۆیان کە ئێمە ئەبینین ئیمڕۆ ئیسلاح تەڵەبەکان خۆیان بوون لە مۆنتەقدی خۆیان بەخۆیان دەڵێنێ من لەو حتا لەو حکوومەتیش گوزارمان کرا و بەخشێک لە ئوسولگەراکانی شۆشتیان بۆ پێشاتە ئەوە نیشانات کە ئەو حکوومەتە کەم کەم لەگەڵ قەیرانەکانی ڕوبەڕۆ بێتەوە لە داهاتوو ناتوانێت کارێک کات کە ئەو قەیرانانە کۆ بکاتەوە ڕێگایەک بۆ خۆی پەیاکات بە تەحریمی ئینتخابات بەتایبەت لە دوای شۆڕشی ژینە نیشانیدا کە ئەو حکوومەتە ئیتر جێگایەکی نییە بە مەگەر فقط بە هێز بە هێزی نظامی بە قدرەت وە بە سەرکوب بتوانێت بمێنێتەوە کە ئەوش هەمیشەگینی و لە نەهایەتە ئەوش ڕۆژێک تەواو ئەبێت چون مەسئلە ئەوەیە کە ئەو خەڵکەی کە وەکو کشی خاکستەری ئەیان ناسین ئەوان بێنە مەیدان زۆر ئەو بێستەڵاح ئەو کایە کولی مەیانی کایە تەغیر پەیاکات بە زەرەری حکوومەت و حکوومەت دیگەرانێکەشیان زیاتر لەم قشتی خاکستەریە بوو بەڵێ حتمما هەروایە چون قشی خاکستەری لە واقعیەتە زۆرن کەم نین بەڵام ئەو قشی خاکستەریش کە بێنن ناوەیان یا حتاگەر ڕەئینە کە خودی ئەوەش ئەکتێکی سیاسیە حکوومەت دەزانێت کە هیچ جێگا و پێگایەکی لە ئێران بەتایبەت لە کوردستان هەر نەبووە و نایبێت لە داهاتووش نایبێت ینی ڕێگا حەلەکانێکی حتمما لەگەڵ کێشە ڕوبەڕوە بێت زۆر باشە خاتو لێلا ئەمە هەڵبەت یەکەم جار نییە دیارە ئەم بایکۆتە هەروەک لە سەرەتادا ئاماژەم پێدا تایبەتەن خەڵکی کوردستان زیاتر لە 44 ساڵە نان بەم ڕژیمە دیکتاتۆرە وتووە بەڵام ئەزمموی ئەم تەحریمانە کە ئاوە سەرکەوتوانش بەڕەوە دەچێت بۆ خەڵک چی دەبێت من پێش لەوەی کە جوابی ئەو باسە بەمەوە فقط ئیشارێکی چکولەکەم بە پلتفۆرمێکە پلتفۆرمی لێکۆڵینەوە و ڕاپرسی کوردستان یا بێستڵاح کوردبووت کە ئەمان ڕاپرسێکیان لە ناو کوردستانە ئەنجامدا جوابەکەی زۆر جالبە بە نەزەرم گرنگە کە ئێمە بزانین ئەوەی کە 96% خەڵک و تویان ئێمە شرکت ناکەین لە انتخاباتەوانی کە لەم ڕاپرسا شرکتیان کردا شتێک لە حدودی 74% کتویانە لە دوای شۆڕشی ژینا ئێمە گەرەکمان نابێت شرکتکەین ئەساسن خودی ئەو انتخاباتە لە بنەماوە بە شتێکی باش نازانن و 96%شیان باوەڕیان وایە کە نەمایەندەهایە کە دێنە سەرکار نەمایەندەی خەڵکی نەمایەندەی حکوومەتن و حتا باوەڕیان وایە کە ئەمانە کەسانێکن کە خیانەتیان بە خەڵک کردە و مەزورم لێرە خەڵکی کوردستانە بەڵام بە کولی ئەگەر ئەرستانکە ئەوەی کە کاردانەوەکەی بۆ خەڵک بە شێوەیەک و ئێمە ئەبینین کە هێزی خەڵک بۆ خەڵک دووبارە بە قۆلی فارسەڵێن بازگووە کرێت و ئەوە هێزی خەڵکە دووبارە خەڵکی هاودەتە ناو مەیدان یعنی خەڵکن جامعەی مەدەنیە کۆمەلگای مەدەنیە لە ئێران و بەتایبەت لە خودی کوردستانە کە یەک ڕەنگی یەکگرتوویەکیان بووە هەرچەند سازمان و ئینسجامیان نەبوو بە لازمە کە ئەمە بێ بە سازمان بێ بە ئینسجام شار بە شار ئەو ئینسجامە شکل بگرێت پارێزگا بە پارێزگا و ئینسجام مشکل بگرێ بۆ لە نەهایەتە بە سوورەتی ساختاری بە سوورەتی سازمانی ئەو خەڵکە لە داهاتووە لە وەختی وای یا لە وەختی کارەساتە یا لە وەختێکە لازمە نوعێک ئینسجامێکی ئیجتیماعی وجودی بێ کۆمەلگا ئینسجامێکی بێ ئەمانە ئەتوانن لە هێزی خۆیان خەڵک لە هێزی خۆی ئیسفادەکە بۆ ئەوەی کە بەرەنگار بێ ڕوبەڕووی حکوومەت و بە شێوەیەک حکوومەت لە ناو موقعیەتێکدانێک کە حکوومەت کارێکی لەدەست بەرنەیە ئەوە نیشانیدا تەحریمێک کە خەڵک ئەنجامیاندا تەحریمێک و زۆر قەوی لە تەرەفی کۆمەلگای مەدەنی بوو و ئێوە فکرکەنەوە ئەگەر ئەم تەحریمە مۆنسەجەم بێ زۆر کاردانەوەی ئەبێ زۆر ئەتوانێت تەغیر و ئاڵوگۆڕێکی باش ئیجاد کە و ئەو کۆمەلگای مەدەنیە بە کەمترین هەزینە ئەتوانێت زۆرترین تەئسیر و نەقش و کاریگەری بێ لەسەر ئاڵوگۆڕی داهاتوو لەسەر ئاڵوگۆڕێکە بەتایبەت لە دوای شۆڕشی ژینە بە تەواوی خەڵک ئەو ئاڵوگۆڕیان حس کرد بە نیازیان هەیە بۆ ئاڵوگۆڕ و تەغیرە زۆر باشە خاتو لێلا ئێوە باسان لە کاردانە و دەنگدانەوەکە لە ناوەوە ئێران کرد باشە ئەم کاردانە و دەنگدانەوە بۆ ئەم بایکۆتە بەرینەی خەڵک کاوە سەرکەوتوانش تا ئێستا بەڕێوە چووە لە دەرەوە یان لە ناوچەکە
چۆن دەبێت چکاردانە و دەنگدانەوەیکی دەبێت؟ ئێمە گەربین چاوێک لە حکوومەتی جمهوری ئیسلامی کەین لە حوزەی منتەقەیی لە حوزەی بینالمللی لە حوزەی دەرۆ بۆ شتە ئەگەین کە حکوومەتی جمهوری ئیسلامی لە سێ ڕوانگە ڕوبەڕووی جمهوری ئیسلامی هەیە. ڕوانگەیەک خۆی تحتی تاسیری جمهوری ئیسلامیە، ئەوانەی کە بە ناوی گروههای نیابەتی وەکو میلیشیاکان یا شبه نەزانگەکانی ناسین، یا ئەو حکوومەتانی کە بە شێوەیەک لە ژێر دەسەڵاتی جمهوری ئیسلامی یا تحتی نفوذین، وەکو سووریە بەخشێک لە ساختاری سیاسی عێراقەوە، ئەمانە بۆ خۆیان تێ ئەگەن، ئەمە بەخشێکیانن تێ ئەگەن کە ئەو تەحریمانە لە ئێرانە نیشانیدا کە ئەو حکوومەتە لە ناوخوا دووچاری ڕزینە و ئەو حکوومەتە لە حاڵی بێسلاح فروپاشیایە، ئەوان دووچاری ئەو مەترسیاکە کە هەرچەندێک کەونە شوێن سیاسەتەکانی ئێران لە نەهایەتە ئەوانیش دووچاری قەیرانە بن. هەر شتێک کە ئیمڕۆ بۆ نمونە لە بۆ حیزبوڵڵا پێشاتە، بۆ حەماس پێشاتە، بۆ ئەو گروپە میلیشیایانە ئەبینی پرۆکسیەکانی ئێران لە ناوچە شکڵی گرتە، هەرچەند ئێران ئەبینی هەتا لە موقعێتە تەلاشەکە کە بەجز ئەوانەی کە لە ژێر دەسەڵاتی خۆی هەن تعدادێکی کە لە وڵاتەکانی کێشوەکو سوودان واردی مەسایلی خۆی کەەوە بە شێوەیەک بتوانێت ئەو تەشکیلاتی منتەقەیەی خۆی قەوی کات. ئەمە بەخشێک لە مەسئلەکەیە. بەخشی دووەم دەوڵەتهایەکن کە بە پێی بەرژەوەندی خۆیان لەگەڵ جمهوری ئیسلامی دۆستن، دۆستایەتیەکەیان دۆستایەتێکی ئستراتژیک نییە، دۆستایەتێکی میانخایەنە، دۆستایەتێکە بە پێ بەرژەوەندی میان مدەتیانە، وەکو چین و رووسیا، بە تایبەت رووسیا، دەوڵەتێک وەکو رووسیا کە لەباری ساختار و سازمانی سیاسی و وەکو ئێران وایانی حاکمیەتێکی دیکتاتۆریە، شێوێک حکوومەتای توتالیتاریسمە یا شبهەتی توتالیتاریسمە، ئەوانش بۆ نەتیجە ئەگەن کە هەرچەندێک لەسەر ئێران حەساوکەن بۆ مەسایلی خۆیان بۆ بەرژەوەندیەکانیان، وەکو مەسەڵەن کۆمەکی ئێران کە بۆ کوشتاری خەڵک لە ئۆکرانیەکان، لە نەهایەتە ئەوانیش بەرپرسە بن. دەوڵەتێک وەکو دەوڵەتی رووسیا بەرپرسە بەیە رووسیا فکرەوە کاتۆ کە ئەگەر جمهوری ئیسلامی بڕوخێ منەشێ متحدێکی کە بەجێ ئێران پیاکەم، چون ئەزانێ ئێران ناتوانێت بمە متحدێکی ثابت بۆ، چون لە هەر لەحظە ئیمکانی هەیە کە حکوومەتی جمهوری ئیسلامی بڕوخێ. ئەمێنێت و گروپی سێوەم دەوڵەتهایەکن کە لەگەڵ ئێرانە دۆستایەتیان نییە، بەڵام بە پێی سریە ملاحەزە لەگەڵ ئێران بە خۆری فارسەڵی مماشاتەکەن. ئەو حکوومەتانەی کە اتفاقاً زەرەریان لە ئێران بینیە، وەکو ئیتحادیە ئوروپا، وەکو ئەمریکا، هێزەکان کە لە حوزەی منتەقەیە، لە حوزەی بێسڵام بینالمللیە تێرۆریسمی ئێرانیان بینیە، تێرۆریسمی جمهوری ئیسلامیان بینیە، بەڵام ئەمانە بە هەردەلیلێک کۆتا هاتن و ئەو تحریمی انتخاباتە هەروەک واڵ ستریت جۆرناڵ ئیمڕۆ زۆر باش مەسرحی کردوتی ڕێی مخالفەکانی جمهوری ئیسلامی تحریمی انتخابات بوو. ئەوان نەزانن بە تحریمی انتخابات لە ئەسڵا جمهوری ئیسلامی هەر لەحظە ئەتوانێت بە ڕووخان نزیکتر بێت، چون مەشروعیەتێکی نییە و ئەوان ئەو شتە ئەزانن، چون بەرژەوەندیەکان بەرژەوەندی اقتصادی ئابووریە، ئەزانن مەجبورن جێگوزینێکی بۆ پیاکەن، ئەزانن ناتوانن بۆ هەمیشە سکوتکەن لە بەرابەر ئەو شتێک کە حکوومەتی جمهوری ئیسلامی ایجادی کردا، هەم بۆ خۆی هەم بۆ خەڵک لە ناوچەکە و هەم لە سەتحی بینالمللیە، و ئیمکانی هەیە ڕۆژێک متحد بن، تەسبیم بگرن کە لە بەرابەر جمهوری ئیسلامیە ئەکتێکیان بێ، ڕفتارێکیان بێ. ئیسا ئیمکانی هەیە زۆرکردنەوەی ئەو تحریمانە بێ و ئیمکانی هەیە بە پێی ئەو مەسئلەی بەرنامەی هەستەی ئێران ئەوان لە ئیتحادی خەڵک لە ناوخۆی ئێران کەڵک وەربگرن بۆ ئەوەی کە بە کەمترین هەزینە ئەو ساختارە بڕوخێ. بەڵام بەڕاستی نایشتوانین بڵین کە یا نازانین بڵین کە چ زمانێک اتفاقە پێشتێ. بە پێی ئەو ڕفتارانی کە جمهوری ئیسلامی ئەیبێت لە داهاتوو، ئەوان نتوانن وەکو ئالتێرناتیڤێکیش جێگوزینێ بۆ جمهوری ئیسلامی دانن، یا حتا بە شێوێک بڵێن تحریمەکانی خەڵک بەخشێک تحریمی انتخابات بەخشێکە لە بەرنامەی دەوڵەتای زلهێز، بۆ مەعنا کە ئەوان پیان وایە ئەو تحریمانە چون لە تەرەفی خەڵکۆی اتفاق کەوتە، ڕێگا بازەکە کە ئەوانیش ڕێگایەک بن، مەسیرێک بن بە خەڵکە خەڵکیش بتوانن لە ناوخۆ بە ئینسجامێکی زۆرتر و حکوومەتە بڕوخێنن، یعنی ئومیدێکی زۆرتر ئا بە زلهێزەکان کە بە شێوێک ئەوانیش لەگەڵ خەڵک هاوگام بن، چون تا بە ئیمڕۆ هاوگام نەبوون، تحریمەکان ئەتوانن بەباشی ببێنن، بەڵام ئەکتێکیان نەبووە. ئەوەی کە لە داهاتوو چ ئەکتێکیان هەبێ زۆر مهمە. زۆر باشە هەوڕێ خەتولی لە ئەم تحریمانی کە باسی دەکەن تا ئێستا کە بینیمانە زیاتر زەرەرەکەی بۆ خەڵکی خەڵک بووە. ئەم ئالتێرناتیڤێکە بەڕێستان باسی دەکەن، ئەو ئالتەرناتیڤە لە خودی کۆمەلگای ئێراندا تا ئێستا پێک نەهاتووە. خۆ دروست ئێمە زۆر باسی بایکۆت دەکەین، بایکۆت زۆر گرنگیشە، بەڵام کارسازیش نییە. پێتان وایە دەبێت چی بکرێت و ئەو ئالتەرناتیڤی کە بەڕێزتان باسی دەکەن لە ناوخۆی ئێرانەوە ئەم ئالتەرناتیڤە دروست بێت تا ئەوەی کە بەدەستی دەرەکیەکان بێت؟
لە ئەسڵا ئەو ئالتێرناتیڤە من ئالێرە توانم ئیشارە بە خەڵکی سەرشەقام بکەم، چون خەڵکی سەرشەقام هێزێکی ئەسڵین، هێزی سەرەکین، هێزی نەهاین، حیزبە سیاسیەکان، گروپەکان، نیروەکان، نەهادهای ئیجتیماعی، تەواوی ئەوانە بەتایبەت حیزبەکان هەر کامێک لەمانە ئەتوانن بۆ خۆیان کاریگەریەکیان بێ، بەڵام ئەو نەخشە ئەسڵیە کە وەکو ئالتێرناتیڤ ئەتوانین قسەی لەسەر بکەین خودی خەڵکن، خودی خەڵکن بەڕاستی بەتایبەت لە دوای شۆڕشی ژینە ئەو شتە نیشاندرا کە بەداخەوە تا بە ئیمڕۆ هێزە سیاسیەکان، حیزبە سیاسیەکان بە کولیەتیان چ لە ناوخۆی کوردستان چ لە خارجی ئێران ئۆپۆزیسیۆن نەیانتوانیە بەرنامەیەکی تایبەت، بەرنامەیەکی بێسەڵا ئەنسجامێکی سیاسی خاصیان بێ کە لە تەریقی ئەو ئەنسجامی سیاسی و لە تەریقی ئیتحادێک، لە تەریقی گفتمانێک حرەکەتێکیان بێ مشەخەسەن و ئالتێرناتیڤە ئەتوانن خودی خەڵکی ئێران بن، بەڵام ئەوەی کە چۆن ئەو شتە ئیتفاقکەوێ، ئەوەی کە چۆن ئیجراکرێ بەڕاستی سەختە لەبارەی قسە بکەین بەو دەلیلەی کە ئەو ئالتێرناتیڤە شتێکە کە فقط مربوط بەلایەن و گروپێک نیە، گەر لایەن و گروپێک ئیدعایەکەن بڵێن ئەوە بەدەستی ئێمە ئیتفاقەکەوێ یا بە وەسیلەی فلانی رو ئیتفاقەکەوێ بۆ خۆی کێشە و مشکلی ئەساسی پێشدێنێت، تەنها شتێکە ئەتوانێت لێرە مؤثر بێ ئەو نەخشەیە کە خەڵک هەیەە وەکو خەڵکێکە لە فەزایەکی دموکراتیکە بتوانن تەسمیم بگرن بە قودرەتی خەڵک بێت، قودرەتی خەڵکی سەرشەقام بێت. من بەڕاستی باوەڕم وایەکە ئەوەی کە ئەتوانێت باعسی ئاڵوگۆڕ بێت لە ئەو حکوومەتە پێش لە هەر شتێک قودرەتی خەڵکی سەرشەقامە، بەتایبەتە گەر خەڵکی ئەو قشتی خاکستریش بێنە مەیدان ئەتوانن زۆر مؤثر بن، بەڵام حیزبە سیاسیەکان، بەخشێک گروپەکان، NGOکان ئەتوانن کۆمەکی خەڵکن، بەڵام ناتوانن قسەی نەهایەکەن، چون هیچ کەس ناتوانێت خۆی وەکو ڕەهبەر بەتەنها بناسێنێ بە خەڵک بڵێ من تەنها ڕەهبەری خەڵکم. زۆر باشە، زۆر سپاس خات و لەیلا بۆی کە بەشدار بوو. من پرسیارێکم نییە لە کۆتاییدا ئەگەر ئەزانن شتێک کە بتانێت ئاماژەی پێ بکەن بە کورتی فەرموو. من پێم وایە ئەو تحریمی کە ئیتفاق کەوت، تحریمی انتخابات شتێکی باش بوو، کۆمەلگای مەدەنی بۆ خۆی ئەنجامیدا، یعنی خەڵک کەوتونەتە پێش حیزبەکان، خەڵک باشتر لە حیزبەکان حرەکەتەکەن، خەڵکی ناوخۆ زۆر چاکتر لە دەرو حرەکەتەکەن و ئەو ئینسجامیان هەیە. ئەو ئینسجامە بۆ واتی کە گەیشتیان بۆ نەتیجە گەیشتنەشێ ئەو حکوومەتە بڕوخێت، دەنگ نەدان بە حکوومەت، ینی ئێوەمان نابێەوە ئێوە ئەشێ بڕۆن، بەڵام ئەوەی کە بتوانن بیکەن بە ساختار، بیکەن بە تەشکیلات، بیکەن بە سازمان زۆر گرینگە و من پێم وایە ئەگەر بتوانن بۆ سازمان و ئینسجامە بگەن بەخشێکی زۆر لە کارەکە ئیتفاق کەوتەوە حکوومەت بە شێوەیەک بە نابودی خۆی نزیکە بێتەوە. ئەگەر زلهێزەکان پشتیوانی لێ نەکەنەوە بەرژەوەندی خۆیان و مەنافعی ئابووری و اقتصادی خۆیان تەرجیحنن لەسەر ئەو شتێکە وەکو منفعەتی خەڵک، ینی ئەوەی کە خەڵک بتوانن بە ئازادی بە دموکراسیەک بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ خاتوو لەیلا مرۆتی لە کۆڵەری سیاسی، سپاس بۆ بەشداریتان. بەڵێ ئازیزان، ئەم ئازیزانی کە لە ناوە ئەو پەیامانی کە بۆیان نردبوونەوە و ڤیدیۆ و وێنانی کە بۆیان نردوین، هاوڕان لە ئوتاق فەرمان ڤیدیۆکانی کە بەدەستمان گەشتووە ئامادەیان کردووە ئەم ڤیدیۆیانە ببینین، دواتر دێنەوە دەچینە خزمەت میوانەکانی دیکەشمان. فەرموو ڤیدیۆکان ببینن، زوو دێمەوە خزمەتە. سلام، وقتتون بخیر. حوزه انتخاباتی خود میدون کرج، کسادی رای. میبینید که اصلا خبری نیست. سیرک جمهوری اسلامیه که الان تو صدا سیما میخوام بگم قیامته.
آقا حالا ما داشتیم رد می‌شدیم گفتیم یه فیلم هم بگیریم از این حضور پرشور مردم تو این انتخابات. اینجا یه جاییه که میان رأی میدن، یه ستادشون مثلا بنرشون اینم حضور پرشور مردم که میبینید صف و تا کجا رفته. پرشور صندوقای رای همشون دارن با گوشیاشون بازی میکنن. اصلا کسی نیست که بیاد رای بده. نه اینور شما، اینجا شیرآباده، مجدی 28. شاهین جان سلام، به تهران سره حوزه انتخاباتی مدرسه هاجر ساعت 11:30 حدوداً. هیچ خبری نیست، هیچ صفی، هیچ رفت آمدی، جز چند تا معمول که اون میشه بایستادن. امروز 11 اسفند 1402 ساعت 10 صبح شهر قم. بەڵێ زۆر سپاس بۆ ئەو ئازیزانی کە ئەم ڤیدیۆیانیان گرتبوو بۆیان نردبووین. ئێمە پەیاممان بۆ هاتووە بەڵام میوانمان لەسەر هێڵ هەیە. پێشتر دەچین بۆ لای میوانەکانمان و ئەو پەیامانی کە هاتوون حتمما لە کۆتایی بەرنامەکاندا هەمویان دەخێنمەوە. ئێستاش پێم وابێ کاک ڕەحمان غوڵامیمان لەسەر هێڵ هەیە. ئەگەر هاوڕێیان بەڵێ کاک ڕەحمان غوڵامی هەڵسوراوی سیاسی و کادری دێرینی کۆمەڵام. کاتت باش کاک ڕەحمان، زۆر سپاسە بۆ شاریت. زۆر سپاس کاکەمی سڵاو و ڕێزمەیە بۆ خۆت بۆ هەمووی هاوڕێیانی تلڤیزیۆنی کۆمەڵان مانوونە بن، دەستان خۆش بێ هەروەکو هەمیشە کە دەنگ و ڕەنگی کۆمەڵانی خەڵکی کوردستانن بۆ دفاع لە ئازادی و دژ بە حکوومەتی فاشیست ئیسلامیەدا. زۆر زۆر سپاس، بەخێر بێت کاک ڕەحمان. کاک ڕەحمان، با لێرەوە دەست پێ بکەین. ئەمە یەکەمین شانۆی هەڵبژاردن بوو لە دوای بزوتنەوەی عەزیمی ژینە. ئەگەر لێرەوە دەست پێ بکەین پێم باشە پێم بڵێ چۆنتان بینی. کاکەم بیرنەکەم خۆشە باسی یەک بێژن هەموو بۆ خەڵگەچیان ڕێی باد بە پارلمان یا بە نمایەندە و نوێنەرانی خۆیان بۆ کاڵوگۆڕێکی سیاسی کۆمەڵایەتی لە ژیان و ئەوانە پێکێنێت. بۆیە من پێم وایە ئەوە کەمڕۆ کرا عینیە و واقعیەتەیە کە 5 ساڵ پێش لێ جمهوری ئیسلامی بۆمە بەستەهات سەرکار لای ئەو پارلمان نوێنەر خەڵک ئینتخابات هیچ معنایەتی نییە غێرێزەوە کە خزمەت کە بە بیر و باوەڕی ئاینی و حکوومەتیەوە. وە من پێم وایە ئەمڕۆ دوای 45 ساڵ هاتنە سەرکاری حکوومەتی جمهوری ئیسلامی و دوای ساڵ و نیمێ 2 ساڵ لە شۆڕشی کۆمەڵانی خەڵک لە کوردستان و لە ئێران کە بە شۆڕشی ژینا ناسراوە، من پێم وایە جارێکی تەمە دەرەخات کە خەڵک لە جاران باشتر چوونەتە پای ئەم بایکۆتکردنی ئەم حرەکەتە کە جمهوری ئیسلامی لە ماوەی 40 ساڵی بۆ ڕاگرنی خۆی کردوویەتی و ئەیکا. کاک ڕەحمان، ئێمە ئەمڕۆ زۆر جار ئەم پرسیارە هاتووە، پێم باشە لە بەڕێستانیش بکەم. دیارە خەڵک لە ناو زۆر یەکگرتوو و زۆر هاودڵیشن پێکەوە. زۆریش پێم هاتووە وەکو گلەیی بۆچی حیزبە کوردستانیەکان هێندە لێ دوورن، بۆچی نەیانتوانی یەک ڕاگەیاندنی هاوبەش بن. هەڵبەت ئەم قسەی لە دۆ شەویش لە باسی میوانەکانی ئەم بەرنامەیەشدا بوو. پێم باشە لە زاری ئەوەش ببیستین. من پێم وایە خودی ئەو پرسیارە و ئەو نەگەرانیە دوێ خۆیەتی بەڕاستی دلیلەکەشی زۆر ڕوون و ئاشکرایە تا خۆمان نەزانین هەموو کەسێکە زانێت کە کۆمەڵگا بیر و باوەڕی جیاوازی هەیە، تەبەقاتی جیاوازی تایە، ئەحزابی جیاوازی تایە، بەڵام ئەوە کە گەڕێتەوە بۆ ئێمە وەکو خەڵکی کوردستان وەکو ملەتی کورد کە 45 ساڵ بەرامبەر بەم حکوومەتە وێستاوە هەر دروست ئام کاتاناگاتە 45 ساڵ پێش لە ئێستا کە لە سنە و لە شارەکانی تری کوردستان و ئێران بەتایبەت لە کوردستانە دژ بە هاتنە سەرکاری حکوومەتە قسەوباسی لەسەر بوو. لە کوردستانە خەڵکاتە سەر شەقام بۆ داخوازیەکانی خۆی. ئەو کات بەهۆی ئەوە کە یەکگردوویەکی زۆرتر بوو لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستانە
و شارەکان بەدەست خەڵکۆ بوو حکوومەت نەیتوانی داگیری کاتۆ خەڵک ئەیتوانی بێتە سەر شەقام یەکگردوویەکی زۆرتر بوو داخوازیەکانی خۆیان لە قەدنامە سیاسیەکانە چ لە مەهاباد چ لە سنە لە 57 نووسی دواتر دوای شەڕی سێمانگە لە 26 مادەیان نووسی و دایان بە نێونەرانی حکوومەت ئەم یەکگردوویە بەرهەمی خەبات و تێکۆشانی خەڵکی کوردستان بووە بەڵام بەدەمخەوە بە دوای هاتنە سەرکاری حکوومەت و هێرشەکانی بەسەر کوردستان ئەم مشکلاتە هاتەتە پێشەوە و ئەم جیایانە بووە بەڵام ئەوەی کە مهمە من پێم وایە ئەحزابی سیاسی بەشێکن لە کۆمەلگای کوردستان بە بوێر و بۆسوونی جیاواز ئەوەی کە مهمە من پێم وایە هەر حزبێکی سیاسی جدی ئەگەر بەرژەوەندی خەڵکی کوردستانی لەبەرچاو بێت ئەگەر بەرژەوەندی ئەم خەڵکی لەبەرچاوێ 100% ئەبێت تا ئەوجێکە بۆ یەکرێ ئەبێ لە یەکگردووی و یەکڕێزیەکی زۆرتر بێ بۆ کە بتوانێت سیاسەتەکانی حکوومەت کوچەڵکەن خەڵکی کوردستان چۆن دەتوانن دوای ئەم سەرکەوتنە هەنگاوی باشتر و گرنگتر هەڵبگرن کاک ئەمیر من پێم خۆشە ئیشارە بە یەک شتکەم وەختی لە زمانی ئەو کەسانە کە تا دوێنەوە پێرەکە هاوکار و تەئیدی حکوومەتی ئیسلامیانە کرد بە بەشی بە هەردوو جەناحەکەیەوە وەختی ئەمڕۆ دوای ئەم ئینتخاباتە کەمڕۆ کراوە بەشی هەرە زۆر یانەڵێن کە لە ئێرانە لەژێر 70% بەشدار بووە بە بڕوای منش لە کوردستانە لەژێر 10% دەبێت وکە ئەو کاتی جمهوری ئیسلامی کاتەکە خەڵکی کوردستان لە 12 فەروەردینی ساڵی 1350 ڕێیناندا بە جمهوری ئیسلامی 58 ڕێیناندا بە هاتنە سەرکاری حکوومەتێکی ئاینی ئەمڕۆ ئەمە زۆر باشتر دەرکەوتووە من پێم وایە شۆڕشی ژینا و خەباتی ئەم دوو ساڵی ڕابردوو نەتیجە و بەرهەمی 45 ساڵ ڕاوەستانی خەڵکی کوردستانە دش بە حکوومەتێکی ئاینی ئیسلامی فاشیست کۆنەپەرست داگیرکەر دش بە هەموو مافەکانی ئینسان لە ئێران و لە ناوچەکە و لە کوردستانش بە تایبەت وای من پێم وایە ئەم مەسەلە زۆر جدیە و خەڵکی کوردستان زۆر بە باشی بە نظری من لە ماوە ڕاوەستاون وێساون وتوانیانە سیاستەکانی حکوومەتە پوچەڵکەنەوە ئەم ئینتخاباتە و ئەم بایکوتکردنە من پێم وایە شۆڕشی ژینە بە دەیان قات ئەباتە پێشەوە دروستە ئێمە بە دوای شۆڕشی ژینا جمهوری ئیسلامی توانی بەشێکی زۆر لە خەڵک بگرێ بە کوشتن بە زیندان بەوانە هەمووی ئەمانە بەڵام ئەمە بەشێکە لە سیاست و کردەوەکانی جمهوری ئیسلامی لە 45 ساڵی ڕابردووە ئەمە فقط تایبەت بە دوای شۆڕشی ژینا نەبووە ئەوەی کە مهمە ئەبێ ئەو یەکڕێزی و یەکگردوویە زۆرتر بێ کەم بەخۆشی و کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەمایان کردووە ئەمڕۆ لە سنووقەکان و لە ڕێدانی خوانە جارێکی تر ئەمە ثابت کرد کە کوردستان بەڕاستی بەشێکە لەو شوێنە کە ئەبێ ببێ بە سومبلێک بۆ ئازادی و دیموکراسی لە بەشەکانی تریێرانی زۆر باشە کاک ڕەحمان هەرچەندە زۆر زووە بۆ هەڵسەنگانی زانستی لەم بەناو هەڵبژاردنە بەڵام چ دەرەنجامێکی بۆ خەڵک و بۆ حاکمانی ئیسلامی دەبێت کاک ئەمیر حاکمانی ئیسلامی لەو ڕۆژەش و کاتن سەرکاریشیان بۆ مهم دەبێت هەر بە دوای پەیامەکەی خومینی و هاتن سەرکاری خومینی و بێتەفاوەتێک کە نیشانیاندا چونکە بیر و باوەڕەکان و مێشکیان دژی ئازادی و دموکراسیە حکوومەتێکە وەختە پایەهای دروستبوونی لەسەر ئاینە لەسەر کۆنەپەرستیە دش بە ژنانە دش بە مافی ملەتەکانە هیچ قسێکی تیانە لەو بەشەیە دروستە من پێم وایە ئەبێ لێکدانەوەی زانستی کرێ لەسەری بەڵام کۆمەلگای ئێران و حکوومەتی ئیسلامی ئێران بەر بە هەمووی ئەوانەی گردووە ئەو کەسانە کە تا دوێنەکە خۆیان بەشێک بوون لەو حکوومەتەوە دفاعیان لێکرد ئەمڕۆ لە دەرەوە لە هەموو کەسێ زۆرتر تاکید دەکەن لەسەرەوە کە ئەم حکوومەتە پایەهای ئەساسی لە ناو کۆمەلگا ڕووخاوە بەڵام ئەوەی کە مهمە ئێمە یەکشتە ئەوەیە کە بەڕاستی ئێمە بێ ئەو یەکڕێزی و یەکگردوویەی خۆمان زۆرتر لە ناو کۆمەلگا نیشان بین کە بتوانین لە دوا ڕۆژە زۆرتر بەرهەمەکانی بگرینەوە وایە من پێم وایە دروستە و قسەی جەنابەت هێشتا زووە بەڵام بایکوتی سیاسی بەشێک بۆ لە خەبات و تێکۆشانی کۆمەڵانی خەڵکی کوردستان
و ئەمڕۆژ بووە بە بەشێکی زۆر بەخۆشیەوە لە ئێرانە ئەمە خەریکە ڕۆژ بە ڕۆژ پەراسێنێت. کاک ڕەحمان پێم باشەم پرسیارش لە بەڕێستان کەم لە میوانی پێشووترمان پرسی ئەم دەنگدانەوە و کاردانەوەی ئەم بایکۆتە بەرفراوانەی خەڵکی ئێران لە ناوچەکە و لە دەرەوەی وڵات ئێوە چۆن دەبینن چۆنی هەڵەسەنگێنن ڕایەوە چیە؟ لە دەرەوەی وڵات کاک ئەمیر معلومە هەر ئەو دەوڵەتانە بەرەساسی قازانج و بەرژەوەندی خۆیان لێشوێن بەڵام ئەوەی کە گەڕێتەوە ناوچەکە کە بە نەزەری من زۆر موهمە حکوومەتی ئیسلامی لەو ڕۆژۆ کە هاتە سەرکار سیاسەتی دووری ئینقلابی بەڕێوە برد ئینقلابی ئیسلامی کە خومینی هەرشەمدارێم حرەکەتە بوو نوێنەرێم حرەکەتە بوو و ئەنواعی ئۆرگان و دەستشتیان دروست کرد کە بۆەوە بەڵام بە دوای مەرگی خومینی و بە دوای شکانەکانیا ئەبینین لە چەند ساڵی ڕابردووە ئەمیان زۆر کردووە جمهوری ئیسلامی بە خۆی و دەم و دەستگاکە دۆسی هیچ خەڵکێک نییە کە دۆسی خەڵکی خۆشی نەبووە دۆسی ئەو کەسانە نەبووە کە تا دوێنەکە خزمەتیان پێکردووە بەشێک بوون لە نظامی ئیسلامی ئێران بۆیە من پێم وایە زۆر زۆر مهمە ئەم بەشە کە ئێمە بێوە تەوەجه بکەین جمهوری ئیسلامی ئەمڕۆ خەریکی ئەنواعی لە ناوچەکە بەتایبەت لە کوردستانی باشوور زۆر زۆر بەڕوونی و ئاشکرا خەریکە سیاسەتەکانی خۆی بەڕێوە بات بەشێک لەو مشکلاتە کەمڕۆ بەسەر خەڵکی فلستین و غەزادێت نەتیجەی سیاسەتەکانی جمهوری ئیسلامیە نەتیجەی پاوانخوازیان حکوومەتە فاشیستەیە کە لە ناوچەکە کردێتی چونکە تا خەڵک بکوژرێ بەتایبەت لە دەرەوەی ئێران ئەو بە قازانجێت توانێت ئیسفادەی سیاسی لێ بکە بۆ بەرهەمەکان بۆ سیاسەتەکانی خۆی بۆیە من پێم وایە لە ناوچەکە زۆر مهمە شکانی ئەمە وەڕێنەدانی خەڵک ئەبێ ببێ بە دەرس و ئەزمونێک بۆ ئەو کەسانە کامڕۆ دۆسایەتیەکەن لەگەڵ جمهوری ئیسلامی بەڵام دۆسایەتەکان بووە بە قبوڵی سیاسەتەکانیەوان بۆ بە نەوعێت تەئید لە سیاسەتی جمهوری ئیسلامی هەرچەند کاتی خۆشی کردیان زەرەرمەند بوون زەرەریاندا لە جوڵانەوەی خەڵکی کوردستان زەرەریاندا لە یەکگردووی خەڵکی کوردستان بەڵام ئەمڕۆ ئەبێمە ببێ بە دەرسێک 100% لە واشکێک نییە کە جمهوری ئیسلامی ڕوا بە قەولی خانمی لەیلا باسی کرد هایەکانی لە ناو خودی خۆشیان ڕووخاوە ئەوانە کە ئەمڕۆ دژایەتی لە هەموو کەسە زۆرتریەکەن هەر ئەو کەسانە کە بوون کە دوێنێ کە چوونە ناو سنووقی ڕێیانەدا و بەشێک بوون لە مەسئولینی جمهوری ئیسلامی لە ناوخۆ زۆر باشە کاک ڕەحمان دیارە ئەوەی کە بخۆشت ئاماژت پێدا ئەو کەسانی کە ئەوە خۆیان کاندید کرد و بەشدار بوون لەم گاڵتەجاری بەناو هەڵبژاردنە هەڵسوکەوت لەگەڵ ئەمانە سیاسەتی دروست دەبێت چۆن بێت دەبێت چی بکرێت لەگەڵ ئەم کەسانە جمهوری ئیسلامی لە هەوە ڕۆژ کە هاتە سەرکار ئەم پلانەی بوو کە وەکو پیلانە بێت نشایکەی وایە لەوە ڕۆژ ئەو هەرها لە کوردستانە و لە ئێرانە ئەم مەجلیس و ئینتخابات و ڕێدانی بەڕێوە برد و کردی بەڵام ئەوەی کە دیارە ئەمڕۆ هەمومان نەزانێ و هەموو خەڵک لە ئێمە باشترە ئەزانێ کە ئینتخابات لە جمهوری ئیسلامی معنای نییە بۆوە کە خەڵک توانێت لەسەر ژیانی خۆی سەبکە ئەو کەسە وەکو نوێنەرە چێتەوێ بتوانێت تەسمیم بگرێت لەسەر بەرنامەهای ژیان بۆ خەل لەباری ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و کە ژیانی خەڵک هەنگاوێ برێتە پێشەوە ئەمڕۆ لەم وڵاتە کە منی تیاژیم ڕێدان معنای هەیە ئەحزابی سیاسی پرۆژەی خۆیان هەیە تۆ زانی بەرەساسی بەرژەوەندی خۆت و فکر و بیر و باوەڕی خۆت بە کام حزب ڕێی بەڵام لە جمهوری ئیسلامی ئەمە نییە حتا ئەگە تۆ حزبێکی باشش هەڵبژێری کەسێکی باشش هەڵبژێری بازم خزمەتە بەو نەهادە و مانەوەی ئەو حکوومەتە ئەمە ثابت بووە ئەمە قسەی حزبێکە و جەریانێک بووە کە لە کوردستانە ئەمە لەگەڵی بووین قسەی چەپەکان و سوسیالیستەکانی کوردستان بووە کە لەوە ڕۆژە وتیانە باوەڕ بەم حکوومەتە مەکەن ئەم حکوومەتە جێی بڕوا نییە بەڵام ئەوەی کە مهمە من پێم وایە سیاسەتی خەڵک بەرخوردی خەڵک نسبەت بەم کەسانە زۆر ڕوون بووە من دروستە بەڵام ئەمانە بێت بایکۆت بکرێن ئەمانە بێت تەحریم بکرێن ئەمانە بێت ئاشکرا بکرێن ئەمانە بێت لە دنیای مەجازی و شوێنەکانە باس بکرێن کە خزمەتەکەن بە سیاسەتەکانی جمهوری ئیسلامی و بەشێکن لەو سیاسەتانە کە پشتن و پشتاری خەڵک و
کوردستان بووە و ناوچەکە بوو. زۆر باشە کاک ڕەحمان، من پرسیارێکم نییە، خۆتان لە کۆتاییدا ئەگەر دەتانەوێت ئاماژە بە خاڵێکی نەوترا بکەن فەرموو. زۆر سپاس. من پێم وایە یەک شت زۆر مهمە. فەرموو. ئێمە لەوە ڕۆژ وتمانە کە ڕێدان بە جمهوری ئیسلامی خزمەتە بە سیاسەتەکانی جمهوری ئیسلامی کە کشت و کوشتاری خەڵک بووە. لە قسە و باسێکە یەکێک لە فەرماندەهانی جمهوری ئیسلامی لەم چەند ڕۆژە کردوێتی ئەوە تەبلیغەکە بۆ ڕێدان. ئەجێ چند ڕێی بن ڕێیەکانی ئێوە ئەبێت بە فیشەک و ئەچێتە ناو خشابەکانی ئێمە. بەڵێ ناو خشابەکانی ئێمە معلومە بۆ کەسانە کە لە ئێران و کوردستان ژیان بە تایبەت بۆ خەڵکی کوردستان خشابەکانی جمهوری ئیسلامی هەمیشە پڕ بووە بۆ کوشت و کوشتار لە کوردستان بۆ ئەمانە. بۆیە من پێم وایە ئەمە بەشێکە لە سیاسەتەکانی جمهوری ئیسلامی و بۆیە جێی خۆیەتی ئەو کەسانە کە نەچوون ئەمڕۆ ڕێیان نەدا بە مەجلیسی جمهوری شورای ئیسلامی ئێران دەستیان خۆش بێ هەزاران جار و بەڕاستی فیشەکەکانی جمهوری ئیسلامیان خشابەکانی جمهوری ئیسلامیان پڕ نەکردووە لە فیشەک بۆ کە بەیانی لە شۆڕەشی ژینا جارێکی تر بیتەقێن و بەرەوچاوی کچەکان و کوڕەکانیان. کە دەستخۆشیەکەم لێوە و بە هیوام شۆڕشی ژینا بێتە هۆی ئەوە کە ئەو یەکگردو یەکریزیە هەرچی زۆرتر بتوانێت ئامانجەکان و خواستەکانی خەڵکی کوردستان بەراورد دەکات. سپاس بۆیەوە. بەڵێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز کاک ڕەحمان غوڵامی هەڵسوڕاوی سیاسی و کادری دەرینی کۆمەڵە. سپاس بۆ بەشداریتان. سپاس بۆیەوە. سپاس. بەڵێ بینەرانی ئازیز، هاوڕان لە ئوتاق فەرمان ڤیدیۆیەکیان ئامادە کردووە، ڤیدیۆکە ببینین دواتر دێنەوە دەچینە خزمەت میانی بەڕێزمان.
بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕان لە ئۆتاق فەرمان وا دەستی وازدانش خۆش بێت کە ئەو ڤیدیۆیانیان ناربوو. دوو پاممان بۆ هاتووە، پامێک لەلایەن کۆمەڵێک لە هاوڕێیان و هەڵسوڕانی شاری بۆکان سەبارەت بە گاڵتەجاری هەڵبژارنەکانی ڕژیم. سڵاو هاوڕێیان، ماندوو نەبن. ویستم لەم ڕێگەیەوە ئاگادارتان بکەینەوە کە پرۆسەی بەناو هەڵبژارنەکانی ڕژیم لە شاری بۆکان بە تەواوی لەگەڵ بایکۆت و ناکامیەکی بەربڵاو بەرچاو لەلایەن خەڵکەوە بەڕێوە چوو. تاسەر لە ئێوارەی ئەمڕۆ سەردانی زۆربەی هەرە زۆری بنکەکانی دەنگەکانمان کردەوە لە نزیکەوە بە چاوی خۆمان بینیمانە کە هەر لە دەستپێکی ئەم گاڵتەجارەوە تا کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتە سەرجەم ناوەند و بنکەکانی دەنگدان بە چۆڵی ماونەتەوە جگە لە چەکدارێک و چەند کەسێک لە چاودێرەکانی خۆیان هیچ کەس ڕووی لە سندوقەکانی دەنگدان نەکردووە. لە هێندێک شوێن چەند کەسێکی بەکرێگیراوی سەر بە ڕژیم هاتوچۆی بنکەکانی دەنگدانیان دەکرد بۆ ئەوەی وانیشان بدەن کە گۆیا خەڵک دەچنە سەر سندوقەکان و دەنگ دەدەن. بەڵام واقعیەت ئەوەیە کە بایکۆتی هەڵبژارنەکانی ئەم دەورەیە لە زۆربەی شار و گوندەکان لەوانە شاری سەقزیش کە لە نزیکەوە سەردانمان کرد کەموێنە بووە و ڕژیم لەگەڵ ڕسوایی و شکستێکی گەورە بەرەو ڕووبەتەوە. جگە لەوەی کە ئەمڕۆ خەڵکی بۆکان بە شێوەیەکی یەکپارچە بایکۆتی گاڵتەجاری هەڵبژارنەکانی ڕژیمیان کرد لە چەند ڕۆژی ڕابردووشدا و لە کاتی تەبلیغات و پرۆپاگەندای بربژێرەکاندا بە پێچەوانی هەڵبژارنەکانی پێشوو سەرڕای هەڕەشە و گوشارێکی زۆر هیچ کەس نەک هەر ئیزنیان پێنەدان لە دوکان و شوێنی کارەکانیان بۆ تەبلیغات کەڵک وەربگرن و شوێنی کارەکانیان بۆ تەبلیغات کەڵ وەربن و بەڵکو تەنانەت حاضر نەبوون بە کێش دوکانەکانیان لێ اختیار بنن. بێڕای دەستخۆشی و ماندوو نەبوونی لە ئێوە هاوڕێیانی عازیز لە تلویزیۆنی کۆمەڵە سپاس و پێزانین خۆمان ئاراستەی خەڵکی بە ئەمەک و شۆڕشگێڕی کوردستان بەگشتی و خەڵکی یەکدڵ و خۆڕاگری شاری بۆکانیش دەکەین و سەری ڕێز و ستایش دادەنوێنین بۆ ئیرادە و هاوپشتی و یەکگرتووی خەباتکارانیان کۆمەڵک لە هاوڕێیان و هەڵسوڕاوان لە شاری بۆکانەوە. هەواڵێکی تریش خینەوە پامان بۆ هاتووە دواتر دەچینە لای میانی بەڕێزمان. ئەم هەواڵە لە شاری پیرانشارەوە هاتووە بە گوێرەی هەواڵێک کە سەر لە ئێوارەی ئەمڕۆ هەینی لە شاری پیرانشارەوە بەدەستمان گەیشت پرۆسەی گاڵتەجاری بەناو هەڵبژارنەکانی ڕژیم لە شاری پیرانشاریش هەروەک باقی شارەکانی تری کوردستان گەلەیەک بێڕەونەق بووە. بەپێی ئەم هەواڵە خەڵکی پیرانشار بە ڕادەیەکی بەربڵاو شانۆی هەڵبژارنەکانی ڕژیمیان بایکۆت کردووە و نەچوونەتە سەر سندوقەکانی دەنگدان. بنکەکانی دەنگدان بە تەواوی چۆڵ بوون و ئەم گاڵتەجارە لەلایەن خەڵکەوە هیچ بەهایەکی پێنەدراوە. زۆر سپاس بۆ هاوڕێیان لە پیرانشار و لە شاری بۆکان. چەند پامێکی تریشمان بواتوە دوای ئەوەی کە چوونە لای میوانی بەڕێزمان و توێژمان تاو کرد حتمەوە پامانەش دەخێنینەوە لە شاری سەقزوە لە سنا و لە مەریوان. ئێستاش هاوڕێیانی بەشی ئۆتاق فەرمان ئەگەر بکرێت هاوڕێ ڕەحمان محەممەدی بێنە سەرهێڵ. بەڵێ هاوڕێ ڕەحمان محەممەدی کادر و ئەندامی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێرانمان لەگەڵا. هاوڕێ ڕەحمان ئەم کاتت باش، زۆر سپاس و بەشداریت. زۆر سپاس، زۆر مەمنون، ماندوو نەبن، دەستان خۆش بێ. بەڕاستی لەم چەند ڕۆژەی ڕابردووە زەحمەتێکی زۆرتان کێشاوە بۆ ئەوەی کە وەزعی ئینتخابات و چۆنیەتی پێشچوونی منعکس بکەنەوە و لە ڕوانگەی خەڵکەوە زیاتر وەزعەکە ڕایگۆزن بۆ ناو کۆمەڵان و کۆمەڵانی خەڵکی کوردستان. زۆر سپاس بۆ دەستان خۆش بێ و ماندوو نەبن جارێکش. سپاس بەخێر بێت هاوڕێ ڕەحمان. من پرسیارەکان دەست پێ بکەم، خۆتان دوایین زانیاریتان هەیە بە ئێمەش و بۆ ئێمە و بینەرانیش باس بکەی. ئەوەندەی کە هەموو خەبەرگوزاریەکانی جۆراجۆری دەرەوە و بەخۆشیەوە خەبەرگوزاریهای داخلی خەڵکی کە زۆرتر تەکیەگای ئێمەیە بۆ منعکسکردنەوەی واقعیەتەکانی ناو شارەکان و شێوەی بەشداریکردنی خەڵک و میزانی بەشداریان، ئەو ڤیدۆ و ئەو گزارش و ئەو قسە و باسانەیە کە لە شارە جۆرا و جۆرەکانەوە دانرێ لە ناو فەزای مەجازی و بەنەوەیەکیش بە تەوری شەخسی لەگەڵ زۆر دۆست و ئاشنا و
خەڵکی دیکە لە هەموو تەیفەکانی دوکاندار و خوێندکار و خەڵکانێک کە بەنەوەیەک دەرگیری ئەو مەسئلەن بۆیان مەسئلە بووە کە واقعیتەکە باس بکەن ئەوەی نیشانداوە کە بە ڕێژەیەکی زۆر کەم خەڵک بەشدار بوون و ئەوەی کە شارەکان بەڕاستی وەکو شارێکی چۆڵ و حاڵەتێکی ئیعتیساب و نەچوونە دەرەوە و ئەوانەی بەخۆی گرتووە ئەگەریش خەڵک بە نەوعێک لە ناو ماڵەکانی خۆیان نەمابێتنەوە ئەویان کردوتە ناو خانە باخەکان و ناو دێهاتەکان و بە بیانی و جۆراوجۆر خۆیان سەرگەرم کردووە کە وەخت و کاتی دەنگدان تاو بێت و بگەڕێنەوە بۆیە لەبەرەوەی کە ڕژیم نەتوانێت چونەگەرەوەی خەڵک استفادەکە خەڵک ئەو حاڵەتیان پێشوە بەنەوەیەکی بەڕاستی فیلمەکان و قسەکان کە دراونە دەرەوە ئەو نیشان دەکە شارەکان بەریان کردووەوە لە گەورەی شارەکانە ئەکسەری حەوزەهای ئیقتصادی چۆڵ بوون ڕێرەوە مەعمورانەی کە بۆ خۆیان دیاریکراون لەلایەن ڕژیمەوە یا ئەو کەسانێک کە بۆ حفاظەت لە ئەو شوێنانە دیاریکراون زۆر خەڵکی لێ نەبیراوە چۆ هۆڵ بۆ بەڕاستی زۆر باشە دیارە ئێمە لە دوو ڕوانگاوە ئەو بەحسە قەزاوەتکردیان لە ڕوانگای خەبەرگوزاریهای خەڵکی یەکیان لە ڕوانگای خەبەرگوزاریهای دەوڵەت خەبەرگوزاریهای دەوڵەتی کە هەروەکو معموڵ هاوڕە ڕەحمان بگورە من هاتمە ناو قسەکانتەوە دەنگت بۆ ئێمە زۆر خراپ دێت تاریخیان کردووە و بەنسبەت دەورەهای پێش و زۆر دەموانە کە بەخۆشیەوە گزارشهایە کە لەلایەن خەڵکەوە دراوە دەرەوە هەموو ئەوانە بۆ هاتەوە و هیچی ڕازنەی و کەسی معموڵ ڕژیم بۆ ئەوەی کە وان نمود بکە کە خەڵکی لەگەڵەوە خەڵک پشتیوانی سیاسەتەکانی بووە ئەو خەبەرە درۆانە یا ئەو ئەفریقیمانەی ساڵانی ڕابردووە یا جەماعەتێکی دیکەیە ئەوانە بڵاو بکاتەوە و زۆریش شەرمەزاری بۆ هاتووە پێشێت کە لە چەندین مۆردە چەندین ئەکسیان بڵاو کرێتەوە بە ناوی چەندین شار کە عکسەکان هەموو یەک عکس بوون بەڵام بە ناوی چەندین شارە وڵاویان کردوونەوە ئەوەش وەکە مەسەلەیە وەکو گاڵتەجاری لەناو خەڵکا و بەڕاستی مەسەلەیەکە کە درۆ و دەلەسەی ڕژیم بۆ میزانی بەشداربوونی خەڵک نیشان باشە هاوڕە ڕەحمان دەنگی منتانەیە دەنگتان زۆر خراپ دێ بۆ ئێمە نازام لە نیوەی قسەکانتاندا وای لێ هات ئەگەر بکرێت چاوێک لە مایکەکەتان بکەن هەرو جۆری کە خۆشتان ئاماژتان پێدا دیارە ئاگادارین کە ڕێژەی بەشداربوون لەم گاڵتەجاری بناو هەڵبژاردن زۆر کەم بوو و زۆر بایکۆتەکە زۆر سەرکەوتوانە بەڕێوەچوو پرسیارەکەم ئەوەیە چ کاردانەوەیکی لەناو حکوومەت دەبێت ئەم ڕێژەی لە خوارەوە بوونی بەشدار بووان هاوڕە ڕەحمان دەنگت زۆر خراپ دێ بۆ ئێمە هاوڕە ڕەحمان دەنگی ئێمەتان هەیە ئەگەر دەنگی ئێمە دەبیستن دەنگتان بۆ ئێمە باش نایەت ئەگەر دەکرێت دووارە واردی لینکە بنەوە من چەند پەیامێک دەخێنمەوە زۆر باشە تا هاوڕێ ڕەحمان دێتەوە سەرهێڵ من چەند پەیامێک دەخێنمەوە لە شاری سەقس پەیامان بواتوە سڵاو ڕێز بۆ ئێوە هاوڕێیان لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە من نازناوم ئاسوێ لە شاری سەقس ئەمڕۆ نەتەنها خەڵکی سەقس نەڕۆشتن بۆ ڕێیدان بەڵکو جوانە شۆڕشیرەکانی سەقز ساندیسخۆرەکانیان ئاگادار کردەوە ئەگەر بیانەوێت ڕێی بدەن لەگەڵ شۆڕشیرانی سەقزدا ڕوبەڕوو دەبن هەروە لێشیان ناگزرن ئەمڕۆ سەقز حماسەی قوڵقاند هیچ کەس ڕێی نەدا بەڵکو مشتێکی گرێدا و دای بە دەمی کۆماری ئیسلامیدا سپاس بۆ ئێوە هاوڕێیان هەر بژی کۆمەڵە بژی ئازادی و بەرابەری زۆر سپاس بۆ ئاسۆ لە شاری سەقزەوە شاهۆ لە شاری سنەو پامی نردووە شەو باش هاوڕێیان پیرۆزە لە خەڵکی خۆراگر و قارەمانی کوردستان بایکۆتی سنووق و جعبەی ئرتجاع
بەڵام ئەوانە وا خۆفرۆشن و بەکرێگیراون بزانن لەژێر چاودێری خەڵک و هەواداران دەستیان چەقاندووە ناو سنووقی جنایەتکاران ئێمە دڵنیابین لە بیرمان ناچێتەوە و دایان ناسین. شاهۆ لە شاری سەقز، زۆر سپاس بۆ هاوڕێ شاهۆ لە شاری ببورن سنەوە. پێم وابێ هاوڕێ ڕەحمان هاتوۆتەوە سەرهێڵ ئەگەر هاوڕان و تا فەرمان بێنن. هاوڕێ ڕەحمان زۆر باشە. بەڵێ زۆر باشە. هاوڕێ ڕەحمان پرسیارەکەم دووبارە بکەمەوە هەرە جۆرەی کە بۆ خۆشتان ئاماژەتان پێدا لە قسەکانتاندا ڕێژەی بەشدار بووان ئەوەی کە ئاوا زۆر لە خوارێ بووە هەموو بەرچاویش بوو بە تایبەتەن لە کوردستان چ کاردانەوەیەکی دەبێت لە ناو حکوومەتدا؟ لە ناو حکوومەتە ئەوەیە کە بە نەزەری من بۆ خۆیان هەڵسەنگاندنەکەن کە دەلیلی چییە، بەڵام مهم ئەوەیە کە لە ناو خەڵکە چۆن ئەرزیابیەکرێت. لە ناو حکوومەتە ئەوەیە کە پێم وانییە ئەوان بەخۆیانە پشنەوە کە تەزیل نەزەرێک لە سیاسەتەکانی تا ئیستەی کە ئیجرایان کردو بیکەن، بەڵام لەبەرەوەی کە ئەوان بە زەبری هێز و سەرکوتو لە حاڵە محدودکردنەوەی کۆمەڵانی خەڵک تا ئیستە ماونەوە ئینا ئەوە نی ئەوە دەلیلێک نییە کە ئەگەر ئەوان ئیمتیازێک بدەن بە خەڵک باتەوەجە بۆ هەموو وحشیگەری کەم چەند ساڵە لە ڕژیمی جمهوری ئیسلامیان دیوە بەرەو ئەو ڕژیمە هەنگاو هەڵێنن و چوزانم خەتێکی قبولبوونیان بەسەرا بکێشن. ڕژیم بە نەزەری من فکر لەوە کاتەوە کە چۆن ئینتقامی خۆی لە کۆمەڵانی خەڵک کاتەوە. ئەوە زۆر مهمە کە هەروەکو ئەوەی کە لەم حرەکەتە ئەترازیانەی ئەم چەند وەختە بەتابەت لە 1 ساڵ و نیوی ڕابردووە خەڵک یەکدەنگ و متحد و پێکەوە بوون لە مقابل لە هەموو سەرکوتگەری و هەموو مشکلاتێک کە جمهوری ئیسلامی بۆ پێشێناون وێستاون. لەمە بەدواشەوە ئەبێ بەو شێوەی کە ئیمڕۆ یەکدەنگ و یەکهەڵوێست بوون بەرامبەر بە سیاسەتەکانی سەرکوت و ڕیاکاری ڕژیمی جمهوری ئیسلامی بەرامبەر بۆ سیاستە بێسن، چونکە جمهوری ئیسلامی غیرە زمانی ئینتقام و سەرکوتکردن و ئەوانە لە مقابل خەڵکە شتێکە نازانێت و بۆیە جمهوری ئیسلامی هەوڵ ئەدا کە بە نەوعێک بە پێی ئەرزیابی درۆینی خۆی ڕوو بە دەرەوە وانشاندا کە نەتیجەیەکی مثبەتی وەرگرتووە، بەڵام لە عینی حاڵیشە لە ژێرەوە هەوڵەدا کە بە نەوعێک ئینتقامێک بگرێتەوە لەو هەڵوێستە یەکگرتوانەی کۆمەڵانی خەڵک. من پێم وابێ غێرەز ئەوانە هیچ سیاسەتێکی دیکە دڵخۆشکەر بێ بۆ ڕژیم ئەو هەنگاوانەی کە تا ئێستا لێمان دیوە هیچ سیاسەتێکی دیکەی لە مقابل یەکگرتووی خەڵکە نابینیم بەڕاستی. بۆیە ئەبێ خەڵک لەمە بەدواوە وریاتر بن و بەرامبەر بەو کارانەی کە احتمالاً دوای انتخابات ڕژیم ئەنجامێدا لە مقابل ئەو کەسانەی کە هەوڵیان داوە لە انتخابات بەشداری نەکەن هەروە یەکگرتوو و یەکدەنگ بەرامبەر بە ئەو سیاستانەش بوێستن و جوابدەرەوەی ڕژیم. زۆر باشە کاک ڕەحمان، پێم باشم پرسیارەش لە بەڕێزیشتان بکەم. ئەو بەرپژێرانی کە خۆیان کاندید کرد ئەمانە دەبێت چۆنیان هەڵسوکەوت لەگەڵ کرێت؟ سیاسەتی دروست بەرامبەر بەم کەسانە چییە؟ من پێم وابێ ئەم کەسانە تا ئێستا یەکێ لەو مۆرانە بوون کە بۆ پێشبردننی سیاسەتەکانی ڕژیم لە کوردستان هەنگاویان هەڵێناوەتەوە و هیچ فەرق و جیاوازیەکیان لەگەڵ مۆرەهای ناوچەکانی دیکەی ئێرانە نییە و ئەوانە هەوڵیان داوە کە واوان نمودکەن کە جمهوری ئیسلامی مەیدانێکی کردوتەوە بۆ خەڵکی کوردستان و لە تەریقی ئەوانەوە ئەتوانن ئیمتیازاتێک وەربگرن، بەڵام ئەمان بۆ خۆیان یەکێ لە سیاست گوزارەکان و یەکێ لە مجریان و یەکێ لە مۆرەکانی سەرکوتی جمهوری ئیسلامی بوون لە جامعەی کوردستانە و من پێم بە خەڵکی کوردستان ئەبێ هەر بە دیدێکی دژمنکارانە بەرامبەر بەوان هەڵوێز وەربگرێ و هیچ فەرقێک و جیاوازیەک نەبینێ لە مقابل مۆرەیەکە لە ناوچەیەکی دیکەوە هاتۆتە کوردستان هیچ فەرق و جیاوازێکیان نابێت لە بەینا ببیندرێ. بۆیە
ئەو کەسانش کە بە ڕێژەیەکی زۆر کەم لە کەسوکاری خۆیان بە دەوری ئەم کاندیدانەوە بوون بەڕاستی فقط بۆ کەسبی منفعەت و بۆ ئەوەیە کە ئەگەر احتیمالەن یەکێ لەمانە چوە ناو چوارچێوەی مەجلیسی شۆڕای ئیسلامی بتوانێت لەو امتیازاتەی کە احتیمالەن ئەم بتوانێت بۆی بەدەست بێنێ بە دەوریا کۆبوونەوە. ئینا بە نەزەری من ئەوانەی کە بە دەوری شێوە تا ئێستا کۆبوونەوە غێر از مەسلحەتی شخصی خۆیان هیچ شتێکی دیکان تاقیم نەکردەوە. بۆیە ئەمانە بە نەزەری من ئەبێ هەر بەو چاوەڕێ بکرێن کە مزدورێک بە پێگیراوێت ویا مۆرەیەکی فعالی ڕژیم لە کوردستانە تا ئێستا چاوی لێکراوە چاویان دەبکرێت و هیچ تعاریفێکیش بەهۆی هەوزمانی یا هەوشاری بوون یا هەو محەلەیی بوون بە نظری من نابێت لەگەڵەوانە نیشان بدرێ و مەیدانێکیان بۆ بکرێتەوە بۆ ئەوەی کە لەو ئێحساساتەی کە خەڵک بە نسبەت مەسەلەی نەتەوایەتی یا هەوزمان بوون هەیەە سوئیسرادە کەن ئەوانە نابێ و مەیدانیان بۆ باز بکرێت و هەوڵ بدرێت کە وەکو کەسێکی هەوکاری ڕژیم هەمیشە چاویان لێ بکرێەوە بە خوردیان پێ بکرێت و مەیدانیان لەمە بەدواوە مەیدانیان بۆ باز نەبێت کە بتوانن لە کۆڕ و کۆمەڵانی خەڵکا بەشدار بن وە خۆیان وەکو دڵسۆز و وەکو هاودەردی خەڵکی کوردستان نیشان بدەن. چونکە زۆربەی ئەمانە لە مەجلیسی پێشوە بۆ خۆیان حزوریان بووە کە هاتوون حکمی ئیعدام و حکمی تیرەندازی بە خۆپیشەندەرانی شۆڕشی ژینان ئیمزا کردووە و هاواریان ئەکرد کە ئەو کەسانەی کە بەرامبەر بە جمهوری ئیسلامی هەڵوێز وەرەگرت ئەبێ شەدیدترین حکمیان پێ بدرێ، ئیعدام بکرێن، زیندان بکرێن و لە کار دەربکرێن. ئەمانە هیچ جیاوازێکیان لەگەڵ ئەوانی دیکەیان نەبووە. بۆیە بە نەزەری من نابێت خەڵک وابیر بکاتەوە کە ئەمانە فەرق و جیاوازێکی تایبەتی تریان لەگەڵ مۆرەیەکی ڕژیم کە تفەنگی پێ لە ناو خیابانە خەڵک سەرکوو دەکات. ئەمانە تەسادفەن زۆر خەتەرناکترن چونکە بە دوو ڕەوش خوا نیشاندا ڕەوشێک کە ڕوو لە ناو مەجامعی خەڵکە کە خۆیان وەکو دڵسۆز و وەکو کەسانێک کە منتەقل کنەندەی گیر و گرفتی خەڵکن بۆ ناو مەجلیسن لە ناو مەجلیسدا ڕێی ئەدەن بە کوشت و کوشتاری هەر ئەو خەڵکە. بۆیە ئەمانە جزوی کەسانێکن کە دووڕوون درۆزنن و سەرکوتگەرن و هیچ تعاریفێکیان نابێت لەگەڵا بکرێ. بەڕاستی هاورە ڕەحمان یەک پرسیار چەند دەورەیە کە خەڵک و حیزبە سیاسیەکان بایکۆتی هەڵبژاردنەکان دەکەن بەڵام کوماری ئیسلامی هەر لە سەرکارە. دیارە خۆ بایکۆت زۆر گرینگە و بە تەنیاش کارساز نییە. دەبێت چی دیکە بکرێت؟ من پێم وایە ئەوەی کە تا ئێستا بایکوت بۆ خۆی نوعی مقاومت بۆ لە مقابل سیاسەتەکانی ڕژیمە و ئەوە نابێ کەم چاوی لێ بکرێت چونکە ئەم ڕۆحیەی مبارزاتی کە لە مقابل سیاسەتەکانی ڕژیمە بیندراوە ڕۆژ بە ڕۆژ گەشەی کردووە، ڕۆژ بە ڕۆژ لە ناو جەمعێکی وەسیعە لە کۆمەڵانی نەک کوردستانە هەموو سەراسەری ئێرانە پەرەی سندووەوە یەکگرتووەیەکی گەورەتر خۆی نیشانداوە. یعنی ساڵ بە ساڵ و دەورە بە دەورە لە انتخاباتەکانە ئەم ڕوو بە پێشەوەی مبارزەی خەڵکمان لەم زەمینەیە دیتووە. غەیر ئەز ئەوەیە کە ئەو ڕۆحیەی معتەرز بوونە تەنیا بە اعتساب و ئەوانە بە نەزەری من دیارە جوای پێ نادرێتەوە، بەڵام ئەبێ لە مقابل سیاسەتەکانی ڕژیمە بۆ ئازادکردنی زیندانیانی سیاسی هەر بەو یەکگرتووەی کە لەم ڕۆژانە خۆی نیشانداوە ئەبێ هەنگاو هەڵێننەوە، ئەبێ یەکگرتوانە لە مقابل ئەو بنەماڵانەی کە بە نەوعێک مناڵیان لەدەستداوە یا مناڵیان لە زیندانایە ئێحساسی مەسئولیەتی زیاتر بکرێ و ئەو مشکلە بە مشکڵی خۆیان بزانن و ئەو جە و فەزا شۆڕشگێرانە لەناو خەڵکە ئەبێ هەرڕا بگیرێ و قووەتی پێ بدرێ. بۆیە لە مقابل مەسەلەن ئێمە گەر چاوی لێ بکەین ئەم مەجلیسی شۆڕای ئیسلامیانە کە تا ئێستا سیاسەتێکیان دیاری نەکردووە بەڵکو سیاسەتێکیان ئیمزا کردووە کە لەلایەن سەرەوەی خۆیان
پێیان تەحمیل کراوە یا بوان نارداوە ئیمزان کردەوە وەکو قانون دەریان هێناوە. بۆیە بە نەزەری من خەڵکە بێ لە مقابلە و سیاسەتانەیە وردبین بن و هەوڵ بدەن کە لەوە زیاتر کە تا ئیمڕۆ کەمیان نەکردووە و من پێم وا بێ خەڵک چەند قەدەم لە پێش حیزبەکانی شەوە بوون و دەرک و شعوری سیاسیان ئەوەندە چۆتە سەرەوە کە تەشخیصی ئەوە بدەن کە سیاستەکانی جمهوری ئیسلامی چییە و بەرەو کوێ ئەچێ و چیان پێ تەحمیلەکە. بۆیە من پێم وا بێ ئێمە ئەبێ چاومان لە ئەوە بێ کە ڕژیم نەتوانێت کە بەنەوەیەک نفوس بکاتە ناو ئەو یەکگرتووەی خەڵک. یعنی ئەوە زۆر مهمە کە خەڵک ئەبێ هەوڵ بدا ئەو ڕێگانەی کە ڕژیم ممکنە نفوزیان تیا بکە کە ئەو یەکگرتووە دەتمە بخوا ئەبێ ئەو ڕێگانە بگرن و هەوڵ بدەن ئەو مۆرانەی کە هەوڵ ئەدەن بە زمانێک قسە بکەن کە بەنەوەیەک بۆنی نزیکبوونەوەی بە خەڵکەوتیایە، بەڵام مۆرەی ڕژیمن و هەوڵ ئەدەن بەو زمانە لە ژێرەوە یەکگرتووی خەڵک هێن بکەن لەتمە پەزیر بکەن ئەو ڕێگانە بگرن بەڕاستی. بۆیە ئەوە زۆر مهمە و ڕژیم ئەوەی زانیوە، یعنی ئەم چەند وەختە لەم 1 ساڵ و نیوەیە ئەوەی بۆ ڕۆشن بۆتەوە کە لەگەڵ یەکگرتووی خەڵکە هیچ ناکرێت و ئەو هەوڵەدا بە نەزەری من لەمە بەدواوە ئەو ڕێگانەی کە ممکنە لەتمە بدا لە یەکگرتووی خەڵک ئەو ڕێگانە بدۆزێتەوە و خەڵک ئەبێ زۆر لەو بارەوە وشیار بن و هەوڵ بدەن کە ڕێگای چوونە پێشەوەی دژایەتیان لەگەڵ ڕژیمە زیاتر بەرنە پێشەوە و ئەو یەکگرتووە محکەم بکەن. ئەوە بۆ من زۆر دەڕوانگەی منەوە زۆر مهمە کە ئەوە پارێزراو بێت. لە لایەکی دیکەشەوە ئەوەیە کە ورد ببنەوە لە هەموو ئەو ڕێگاکارانی کە جمهوری ئیسلامی لە مقابل خەڵکایکە یا ئەو زۆر و فشارانەی کە ئیکا نیشانێدا لە ناو جامعەی کوردستان هەر ئێستا بینین ئێمە بە هەزاران نەفەر خەریکی بە سەگمەرگی خەریکن بەڕاستی هێنەکەن بژێوی ژیانی خۆیان تەئمینەکەن. نابێ قەنەعەت بەوە بکەن کە لەم مەرحەلەیە ڕژیمیان بەنەوعی شکست داوە، بەڵکو ئەبێ ڕێگا بدۆزنەوە بۆ ئەوەی کە شکستی زیاتر بە ڕژیم تەحمیل بکەن و هەوڵ بدەن کە ڕێگاهای گەیشتن بە داخوازیەکانی خۆیان کە داخوازیهایەکی ئینسانیە، داخوازیهایەکە کە پەرە ئەدا بۆ ئەوەی کە ئازادی زیاتر لە ناو ژیانیان ببیندرێت، پەرە بدا بەوەی کە ڕێگای کار و کاسبیان ئازادتر بێ، ڕێگا بدا بەوەی کە سیخوڕەکانی ڕژیم و دەستە و دایرەکانی ڕژیم لە ئیمکاناتی زیاتر بەرخوردار بن بۆ وە خەڵکیەکی زۆر بێبەش بن. ئەبێ هەوڵ بدەن کە لە مقابل ئەوانەیە بەڕاستی متحیدتر و یەکدەستتر بوێستن و هەوڵ بدەن کە ڕژیمیش لەو مەیدانانە بەرەو پاشەکشێ بەرن و هەوڵ بدەن کە پێکەوە بە وجودهێنەری ژیانێکی شیاوی ئینسان لەم سەردەمایە بن. ئەوە غیرەز ئەوەی کە بە یەکگرتووی نەبێت بە هیچ کە ناکرێت. بۆیە ئەوە زۆر خاڵێکی مهمە کە هەر کارێک لە شارێک لە منتەقەیەک ئەکرێ ئەبێ هەوڵ بدرێت کە ناوچەکانی دیکەش بەنەوەیەک پشتیوانیان لێ بکرێت، پشتیوانی خۆیان نیشان بدەن لەو منتەقە و هەوڵ بدەن کە لە تەیفهای جۆرا و جۆری خەڵک کە ئێستا هەوڵ ئەدەن بۆ ئەوەی کە دەستکەوتی زیاتر لە ڕژیم بستێنن ئەو پشتیوانیە لە یەکتر نیشان بدەن و هەوڵ بدەن کە سەنگەرهایەکی زیاتر لە ڕژیم بەڕاستی بگرن. زۆر باشە کاک ڕەحمان، من پرسیارێکم نییە، پێم خۆشە بزانم قسەی ئێوە ڕوو بە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە کۆتاییدا ئەگەر دەتانەوێت شتێکی کە ئاماژەی پێ بدەن فەرموو. ئێمە ئەبێ فەخر بکەین بۆ خەڵکی کە هەمان ئێمە دیارە دوورین لە ناو واقعەتی جامعەکەیە، بەڵام هەموو ئاگاداری هەموو وەزعی ناو جامعە هەیە. ئەوەی ئێمە خۆشحاڵەکە ئەوەیە کە خەڵک تیژبینە، خەڵک سیاسیە، خەڵک خوێندەوارە، خەڵک
تەشخیصی دروستی هەیە لە موقعیت هەیە کە بۆی دێتە پێشە لە مقابل ڕژیمە. خەڵک دیارە گوێگرێ بە فراخانی ئەحزاب، گوێگرێ بە فراخانی فعالینی سیاسی خۆی، بەڵام ئەوەی کە مهمە ئەگەر تەشخیصیان نەبێ، ئەگەر دەرک و شعوری سیاسیان لەو ڕادیان نەبێ، ئەوان ناتوانن بەو گەرم و گۆڕیەوە بەو یەکگرتوویە پشتیوانی لەو فراخانە نشکن. بۆیە بەڕاستی دەستیان خۆش بێت، لەشیان ساغ بێت و هیوادارم ڕۆژ بە ڕۆژ ئەو یەکگرتوویە زیاتر لە عەرسەهای مختلف و لە زەمانهای دیکە بەرامبەر بە جمهوری ئیسلامی خۆی نیشان بدات، تاکو بتوانین هەمومان پێکەوە ژیانێکی شیاوی ئینسان لەم سەردەمەیە فراهم بکەین کە هەموو کەس حەقی ئەوەی هەبێت کە ئازاد بێ، ئازاد ئینتخاب بکە، ئازاد ئینتخاب بکرێت و بتوانێت سەرنوشتی سیاسی و اقتصادی و ئیجتیماعی خۆی دیاری بکات. زۆر سپاس بۆ ئێوەش کە ماندوو بوون، ئەم چەند ڕۆژە بەڕاستی زەحمەتتان کێشاوە و هیلاکی پێتانەوە دیار نەبێت و هیوادارم بەردەوام بن لە ئینعکاسدانی ئەم اعتصابات و اعتراضاتی کە لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئەنجام ئەدرێ و هیوادارم شاشەی تەلەڤیزیۆنی کۆمەڵە شەروە گەشاوە بێت، هەروە پڕ بینەر بێت و ماندوو نەبێت لە ئێوە و لە خەڵکی. زۆر سپاس. ئەمە کەمترین ئەرکێمە لە بەرامبەر ئەم خەڵکە خۆراگر و قارەماناندا کە دەیکەین. زۆر سپاس بۆ هاوڕێ ڕەحمان محەممەدی، کادری دێرینی کۆمەڵە و ئەندامی حیزبی کۆمونیستی ایران. زۆر سپاس بۆ بەشداریتان. دوو پەیامان بۆ هاتووە. هاوڕێیان سڵاو، ماندوو نەبن، دەستان خۆش بێت. لە کەڵاتەرزانەوە ئەم پەیامە هاتووە. شەوگار لە کەڵاتەرزان نردوێتی پسێتی خەڵکی کەڵاتەرزان و شوێشێ و دەوروبەری دەکرێت بڵم ئەسەن هەر نەچوون، ئەگەر شوێن زۆر بە کەمی چوونەتە پای ئەم بەناو هەڵبژاردنەوە بایکۆتێکی زۆر باشیان کرد و زۆر سپاس بۆ شەوگار لە کەڵاتەرزان. لە بۆکانیش سڵاو هاوڕێیان، ماندوو نەبن. هەر وەک خۆشتان دەزانن لە بۆکان بایکۆتەکە زۆر بەرچاو بووە، غەیرەز ئەو گیرەخۆر و بەکرێگیراوانە نەبێت، دنا ئەوانەی دیکە هیچ کەس نەچۆتە پای سندوقەکانی یەکدان. زۆر سپاس بۆ شەهێن لە شاری بۆکانەوە. ئەگەر هاوڕێیان وتاق فەرمان ئامادە بن ڤیدیۆیەک لە شارەکانی ئەمڕۆ ببینین، دواتر هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کویتەی ناوەندی کۆمەڵمان پێ زیاد دێتە سەر هێڵ و لەگەڵ ئەویش قسە و باسێک بکەین.
سپاس بۆ هاوڕیان لەو تاقفەرمان و سپاس بۆ ئازانی کە ڤیددیۆکانیان نردووە پامێکمان بۆ هاتووە پامە دەخێنین و دەتەچینە لای میانی بەڕێزمان کاوا لە شاری سنە پامێکی بۆ نردنووسێتی سڵاو هاوڕیان ماندوو نەبن ئەمڕۆ ئەم هەڵبژاردننی فەرمایشی ڕژیم لە شاری سنە دەتوانم بڵم هەر بەڕێوە نەچوو ئەگەر بەڕێوەش چوو بێت لە مەدرسەی فەرزانەکان محلەی 5 ئەویش بەکرێگیراوانی ڕژیم و ئەو پاسدارانی کە تعدادێکیان چەکدار بوون ڕێیانداوە و ئەو جنایەتەی کە ئەو جنایەتکارانی کە خۆیان کاندید کرد ئەوانە شەریکی ئەو تاوانانن شەریکی جرمی تەواوی ئەو قەتڵانەی کە هەزاران ئینسانی بێدفاع کوژراون تێیدا و دڵنیا بن ڕۆژێک دەبێت تاوانی بدەنەوە و دەشیدنەوە زۆر سپاس لە کاوا لە شاری سنە بۆ پامی کە بۆی نردین ساژێکە هاوڕیان ئامادە بن هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا لەسەر هێڵە بێتە سەرخەت بەڵێ هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵمان لەگەڵا هاوڕێ حەسەن ئەم کاتت باش زۆر سپاس بۆی کە بەشدار بوون سەرەتا ئەگەر بکرێت ئەو دوربینەکەتان ئەگەر بکرێت فەزای سەرێ زۆرە کەمێکی بخوێنن زۆر سپاسان نەکەین زۆر باشە هاوڕێ حەسەن بەخێر بێت زۆر سپاس کاکە ئەمیر بۆ ئێوە بۆ هاوکارانتان ماندوو نبینیتان لێکم لە بەیانیەوە ئێوە سەرقاڵی ڕاگوستنی خەبەر و باسەکانن ئیجازە بدەی سەرەتا پیرۆزبایەکی گەرم پێشکەش بە خەڵکی کوردستان کەم بۆم سەرکەوتنە مەزنەکە لاپەڕەیەکی زێڕینی تر لە مێژووی خەباتی خەڵکی کوردستانە وەرەق لێدرا وهروەها لە خەڵکی ئێرانیش کە بەڕاستی یەکەم جارە لەو ئاستەدا جەمهوری ئیسلامی بەو دەرەجەیە لە ڕسوایی و بێئەتباری دەگەێن و لە خزمەتاندا زۆر سپاس بەخێر بێت هاوڕێ حەسەن با ئەلێرەوە دەست پێ بکەین ئەمە یەکەمین بڵین بەناو هەڵبژاردن ئەم گاڵتەجاڕی کە بەڕێوە چوو یەکەمین هەڵبژاردنە لە دوای شۆڕشی ژینە ئێوە چۆنتان بینی چۆنی هەڵدەسەنگێنن من پێم وابێ ئەوەی ئەوڕۆکە لەسەر بەستێنێکی واقعی ڕوویدا ینی لەسەر خەڵکی کوردستان پای لەسەر زەویەکی سفتە بەو معنایی کە دەڵێن بە معنای 44 ساڵ خەبات و بیری خۆمانی بێنینەوە لە 12 فەروەردینی 1358 واتە 44 ساڵەوە پێش تقریبن لەو سەروبەندانەیە مانگێک تەفاوەتێتی کۆماری ئیسلامی هەڵبژاردننی یەکەم هەڵبژاردننی بەڕێوە بر بە ناوی ئاونا خەڵکی کوردستان لەو بەناو هەڵبژاردنەدا وتیان نا ئەمڕۆکە جارێکی دیکە نایەکی گەورەتریشیان پێوت بەڵام بەو جیاوازیەوە کە لە توولی ئەم 44 ساڵەدا یا ئەو 45 ساڵەدا ئەزمموی گەورە و زۆر دەستکەوتی گەورەمان بەدەستێناوە ئەلبەتە بەداخەوە قوربانی زۆریشمان داوە بە هەزاران کەس لە زیندانیانی سیاسی لە پێشمەرگە لە خەباتکاران لە جەماوەری ناڕازی گیانیان بەخت کردووە تاکوونێ بەم ڕۆکە گەیشتوین بەڵام ئەمەی ئەمڕۆکە کە بەدەستهات لە دڵی ئەو ناڕزایەتی 44 ساڵەدا هەڵدەسەنگێندرێ و هەروەها لە دڵی ئەو کێشمە کێشانەی کە چ لە بوارە جۆرا و جۆرەکانی خەبات لەگەڵ جمهوری ئیسلامی تێپەڕمان کردووە لە خەباتی سیاسیەوە کە کوردستان کۆمەڵگایکی ئارام بوو کوردستان خۆی ئیدارا کردو بەڕێوەی دەبردوو جمهوری ئیسلامی بە بڕیاری خومینی پەلاماری هێنا سەرمان لە خەباتی مەدەنیەوە کە لە کوردستانەوە دەستی پێکرد لە جەمعیەتەکان لە یەکێتی جوتیاران لە ڕێپێوانەکان لە کۆچی مەریوان لە هەمووی ئەمانە کۆماری ئیسلامی بەرەو توندوتیژی برد بەرەو خشونەتی برد بەرەو قەتڵ و کوشتار و زەخت و زۆری برد بەڵام لە پەنای هەمووی ئەوانەدا مقاومەت کرا و کاتێکیش کە خەباتی چەکداریشیان بەسەرمانە تەحمیل کرد لەو بوارەشدا قارەمانانە ڕاوەستاین و هەزاران تێکۆشای گیانیان بەخت کرد بۆیە ئەوەی کە ئەمڕۆکە بەدەستات لەسەر بەستێنی ئەو ڕابردووە بەدەستات بێزگە لەوە گەر باسی ئەوە دەکەین دەڵێن ئەمە ئیدامەی شۆڕشی ژینایە شۆڕشی ژینایشتر لەسەر ئەو بەستێنە دروست بوو بۆ لە کوردستان دروست بوو بۆ لە شوێنەکانی کە دروست نەبوو بۆیە خەڵکی کوردستان ئەو مێژویان هەیە ئێوە مەسەلەن چاو لێ بکەن لە 1970 دەبینی دەنگدان دێتە ئاراوە لە ئێرانە لە بینی میر حسینی موسەوی و لەگەڵ ئەحمەدی نژادە تەقەلوبێکی گەورەی انتخاباتی دەکرێت دەنگی میر حسین دەدەن بە ئەحمەدی نژاد لە ئێران بوو بە هەرابوو بە تەزاهورات کوردستان بۆ نەیکرد بە دلیلی ئەوەی کە کوردستان لە هەڵبژاردنە و بەناو هەڵبژاردنەیە بەشداری نەکرد بوو دەنگی نەدابوو تاکوونێ بڵێ ڕەئیە من کو تاریخی ئێمە ئەوەیە تاریخی ئەو خەباتە تاریخی ئەو
بربەرەکانی ئەوەیە لە ڕاپەڕینەکانی تریشاوە بە تایبەت لە دوای 96 بە ولاوە تاکوونی ئێستا هەمووی ئەوانە ئەوەمان پێ دەڵێت و ئەمڕۆ کە ئەو جوابەی کە وەرمان گرتەوە جوابی ئەو پرۆسە توولانیە لە خەبات و بربەرەکانی لە هەموو بوارەکانە لە دژی جمهوری ئیسلامی و کوردستان لە مێژە حجابی دیلێتی فرێداوە ژن لە کوردستان لە مێژە ئازادە و پس بە 8 مارسەکان چاو لێ بکەن ئەوەڵی مانگیمەیەکان چاو لێ بکەن مەراسمی ئەم حیزب و ئەو حیزب و بنەماڵی گیان بەختکردوان چاو لێ بکەن هەر لە ساڵەکانی 60ەوە ئەو بنەماڵانی چ پێشمەرگە بوون چ زیندانی بوون ڕۆڵەکانیان ئەدامەکرا بە سەدان و هەزاران کەس دەچوون لە ماڵەکانیانە ئەو ڕسمی خۆشەویستەکانیان وەکو ملوانکە ئەکردە ملیان و دەیان بردو هەمووی ئەوانە ئەوەمان پێ دەڵێ کە ئەمڕۆ ئەگەر ئەو ناگەورە بە جمهوری ئیسلامی وتراوە ئەو نایە لەسەر ئەو بەستێنە بووە کۆماری ئیسلامی خۆی دەڵێت ئەمڕۆ کە دەڵێت لە کوردستانە 25% بەشداریان کردووە ئەمە درۆیە نیوەی ئەوەش بەشداری نەکردووە کەمتر لە 10% لە کوردستانە بەشداری کردووە وەوە سەرکەوتێکی گەورەیە بۆ ئێستا و بۆ داهاتوو بۆ ئیدامەی شۆڕشێکی درێژخایەن کە تا ئێستا هێناومانەوە کوردبوونەوەی زۆرتری ماوەی تەمەنی جمهوری ئیسلامی کە ئەمڕۆکەش زۆرتر ئەو بەرگە مێژوویە ئەو تاریخ زێڕینەی پێ نەخشایەوە دووبارە. زۆر باشە هاوڕێ حەسەن هەر خۆشتان ئاماژتان پێدا ڕێژەی لە خوارەوەبوونی بەشداربووان لەم بەم نمایشی هەڵبژاردنە چ کاردانەوەیکی لەناو حکوومەت دەبێت وە ئەزمموی ئەم بایکۆتە کە ئاوە سەرکەوتوانش بەڕێوە چوو بۆ خەڵک چی دەبێت؟ بۆ خەڵک ئەوە دەبێت کە خەڵک تاکوونێ یەکگرتوو بێ هەتاکوونێ یەکدەنگ بێ هەتا وریا و وشیار و ئاگا بێت دەستکەوتی گەورە بەدەستدێنێ خەڵک لە نائاگاهیە تووشی زەرەر و زیانە بێت لە نائاگاهیە لەتمەی لەیەکوێت لە نائاگاهیە فێڵی لەکەن لە نائاگاهیە کڵاوکەنە سەری لە نائاگاهیە دەستکەوتەکانی لێوەرەگرنەوە خەڵکی ئاگا بەڕاحەتی تەسلیم نابێ بۆ یەکانی ئەوە زۆرترین دەستاورد و دەستکەوتی بۆ جەماوەری خەڵکە بێت بۆ خەباتی داهاتوومانە بێت و پێمان دەڵێت کە ڕەمزی سەرکەوتنمان یەکگرتوویە ڕەمزی بەرەو پێشچوونی شۆڕشی ژن ژیان ئازادی کە دەڵێن ئەمە ئیدامە هەر ئەو شۆڕشەیە ئەگەر ئەو کاتە بە جۆش و خۆش لە خیابانەکانە بوو ئەمڕۆکە بە بێدەنگی لە خیابانەکانە بە نەچوونە پای ئەو گاڵتەجاڕیە و ئەوە جارێکی دیکە نایەکی گەورە بە جمهوری ئیسلامی لە شۆڕشی ژینادا لە گۆڕستانی ئایچیەوە و لە کاتی بە خاکسپاردنی ژینای جوانە مەرگە ئەو جەماوەری بە دەیان هەزار کەسیە بە دەنگ وتیان جمهوری ئیسلامیمان ناوێ ئەمڕۆکە بە دەنگ نەدان وتیان جمهوری ئیسلامیمان ناوێ ئەمانە هەمووی ئەم دیوەدیوی دراوێکن لە خەباتی سیاسیدا پەیامەکەی بۆ جمهوری ئیسلامی چییە؟ پەیامەکەی بۆ جمهوری ئیسلامی ئەوەی دەوڵەتێکی بێگانەیە دەوڵەتێکی داگیرکەرە پەیوەندی نیە لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان و کۆماری ئیسلامیدا هیچ شتێک بە یەکەوەمان گرێ نادات ئەوانە بێگانن دەبێ بڕۆن بێزگە لەوەی کە تەمەنیشیان تەواو بووە و ئەو ڕۆکە جارێکی دیکە کوردستان نیشانیدا کە بەڕاستی سەنگەری شۆڕشی ئێرانە نیشانیدا کە دەڵێن حزبیەت تێدا جێکەوتووە خەڵک کە ئاگا بێ سازماندراوە ئەمڕۆکە سازمان کاری خۆی کرد سازماندراوی کاری خۆی کرد ڕێک و پێچی کاری خۆی کرد تشکیلات و چه ئەوەی کە حزبیەکەی چه ئەوەی کۆمەلگای مەدەنیەکەی لە یەک هەڵپێکران لەو ڕۆژەدا وەختێک کە ئێمە ئاوا هاودەنگ بین لەگەڵ یەکتری جواب وەردەگرینەوە ئەو خەڵکە لایەقی هەموو شتێکن سزاوارە ئەو خەڵکە کا دەبێت قدریان بزانین شایستن و دەبێت سپاسگوزاریان لێ بکەین هەروەکو لە ڕاگەیاندنی کمیتەی ناوەندی کۆمەڵەشە ستایش کراوە لە خەڵکی کوردستان قەدردانی کراوە لە خەڵکی کوردستان بۆ ئەم سەرکەوتنە مەزنەی تر کە ئەو ڕۆکەیش تۆماریان کرد. زۆر باشە کاک حەسەن ئەم پرسیارە ئەم شەو هات زۆران پێخۆشە پێمان باش لە زمانی بەڕێزیشتان بیبیستین لەوەی کە خەڵک زۆر هاودڵ و یەکگرتوون ئەمە هیچ قسەیەکی تێدا نیە و دیارە بوونی ئەحسابیش و کاریگەریەکانی دیارە بەڵام بۆچی حیزبە کوردستانیەکان هێندە لە یەک دوور بوون ئەمە پرسیاری بینەرانە کەناریان من لە میوانی پێشتریشدا باسم کرد بۆچی حیزبە کوردستانەکان هێندە لە یەک دوورن و نەیانتوانی ڕاگەیاندنێکی هاو بەش بدەن هەر بۆ دڵگەرمی خەڵک وڵات زۆر ئێمە ڕاستیەکەی ئەوەیە کە زۆر جارەوە مۆزوع هاوڕێیانی تر من لە ڕاگەیاندنەکان لە قسە و باسەکان هاتەوە بۆیە لێم پرسی هاوڕێ بەڵێ دەزانم ڕاستیەکەی هۆکارەکەی بۆ کۆمەڵێک بابەت دەگەڕێتەوە بە زۆر جار و تومانی یەک هۆکار نییە
ئەو جیاوازیانە جیا لە بەرنامە و سیاست و استراتێژ و خەت و ڕێباز و ئەوانە، بەڵام بە کۆمەڵێک هۆکاری عینی و عملی و ئەوڕۆیی دەگەڕێتەوە. ئەویش ئەوەی کە هەر لە شۆڕشی ژیناوە ئەوانە بڕێ قوڵتر کرانەوە. وەختێک لایەنێک لە دەچێتە مەسەلەن منشوری تاوانبارانەی لەگەڵ کوردیشا و جۆرج تاون و ئەوانەدا بەشداری دەکات، خۆ لایەنەکانی دیکە دژی ئەوە بوون، دژی دەسەڵاتی سەڵتەنەتی و گەڕانەوەی ئەو سیستمە بوون کە تا سەر ئێسخان دژ بە مافەکانی خەڵکی کوردستانە. لایەنهایە کە باوەڕیان بەوەیە کە خەڵکی کوردستان دەبێت بە تەداخلی ئەمریکا و هێزی ئەجنەبی و ئەو بێ بۆی ڕزگارکە. لایەنایەکی دیکە باوەڕیان بە تایبەت چەپ و هێزە سوسیالیست و کۆمونیستەکان باوەڕیان بەوەی خەڵک خۆی ئەتوانێت خۆی ڕزگارکە دەبێت خۆمان هێز بین، قدرت بین، دەسەڵات بین، سازماندراوە بین، هەرەوەی کە ئەمڕۆکە نیشانیدا. خۆ ئەو دوودانە دوو استراتێژی جیاوازە، دوو بیر و بۆچوونی جیاوازە. هەروەها ئەو ساڵانەی ئەخیر جیابوونەوەکان، ئینشعاباتی ناو حیزبەکان، ئەو کێشمە کێشانەی کە هەیە چەندین حیزب بە یەکەوە حاضر نەبوون. ئەو دەیگوت ئەگەر فڵان حیزب بێ من نایەم، ئەوی تر دەیگوت ئەگەر ئەوی تر بێ من نایەم. ئەوانە هەمووی هۆکار بوون بۆ ئەوەی کە ئێمە نەتوانین ڕاگەاندنێکی هاوبەش بە یەکەوە بدەین. بەڵام هەر ئەوەی کە هەبوو لایەنەکان بە جیاواز بۆ خۆیان ڕاگەاندنیاندا، ئەوە بۆ خۆی شتێکی باش بوو. کەس نەبوو مەسەلەن جاران لە بیرمانە جاری وا بوو لەسەر هەر لەسەر ئەم بەناو هەڵبژاردنە هەندێک لە لایەنەکان دەیان کوت ئەوە شورایە بچن شورا تەمرینی دموکراسیە. سوورەتێکە لە جامعەیەکە کە دموکراسی تێدا نەبێت تەمرینەکەی بەچیەکەی خودی دەسەڵاتەکە دژی دموکراسی تۆ چۆن تەمرینی ئەواکەی لە نظامێکی ئستبدادی سەرڕۆی دیکتاتۆری ئاینی وەکو جمهوری ئیسلامیدا. ئەم سەفەرە ئەو کۆدەنجیە کە دروست بوو ئەگەر بە پەراکەندەگیش بوو هەر باش بوو. بێزگەلەوە باوەڕی من خودی ئەو کۆمەلگای مەدەنی ناڕەزایەتی جەماوەری هەمووی ئەوانش کارێکیان کردو کە بەنەوەیەک ئەو بۆشاییە پڕ بێتەوە. یا وەختێک کە ئێمە ناتوانین لەسەر مەسەلەن ئیعدام کە دزێوترین کردەوەیە کە استبدادی سیاسی بۆ چاوترسێنکردنی کۆمەلگایك لە خۆی نیشانی دەدات، حزبە سیاسیەکان ناتوان لەسەر ئەوە بە تەوافق بگەن کە کۆدەنجیمان بێت. ئێمە حەولماندا ڕۆژێک حەولماندا، بەڵام هەر کەسێک بە بیانویەک بەشداریان نەکرد معلومە لە شتێکی ئاوایشە ناتوانی بە یەکەوە ئەو کۆدەنجیە دروست بێت. بۆیە ئەوانە هەمووی ئەو هۆکارانە بوون تەسیری داناوەوە. هیوادارم هەرچی زۆرتر ئەو مانعانە کەم بێتەوە لە شتایکی ئاوادا بتوانین کۆدەنجی دروست ببێ، ئەو فەزایە بکەینەوە کە زۆرترین ئازادی و دموکراسی لە ئێستەوە لە کوردستانە ببێت. لە دواڕۆژی ئازادکردنی کوردستان و نەمانی کۆماری ئیسلامیدا خەڵک بەدەنگی خۆیان هەڵبژێرن، کێ هەڵبژێرن، چێ سیاسەتی باشی بووە، چێ سیاسەتی نەباشی بووە. هەمووی ئەوانە بێ انتخابەکە بدێنە دەست کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەر لەسەر ئەم ڕووداوانش بەڕاستی خەڵکی کوردستان دەبێت قەزاوت بکەن لەسەر حیزبەکان. ئێمە لایەنێک نەبووین کە پێداگر بین لەسەر ئەوەی کێ بێ و کێنە. ئێسەر ڕایەوەی کە زۆرترین جیاوازیەکان لە بینی ئێمە ئەوانیشا بووە، خۆشیان دەزانن ئێمەش دەزانن. لە ئاخرین دانیشتنی شارکار چەند ڕۆژدەوە پێشتر بوومانە لەسەر مۆزوعێکی دیکە کە کاتی خۆشی حتمەوانە دێتە بەرباس و لێکۆڵینەوە. لەوێژ تومانە خۆ جیاوازی ئێمە لەگەڵ هەمووتان لە هەر بابەتێک بڵێ قوڵترە، بەڵام زۆرترین و ئامادەترین لایەن بووین بۆ هاوکاری لە پێناوی چی؟ لە پێناوی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان، نەک لە پێناوی ئەوەی کە لە ئوسولمان لە بیر و باوەڕمان لە ئامانج و پرینسیپەکانمان لە استراتێژیمان هاتبێتی نەخوارەوە. بە هەمووی ئەوانەوە دەتوانین هاوکاری بکەین، بەڵام بەداخە ئەومان ئانەی کە عرزم کردی لەلایەن لایەنەکانی ترەوە هەیەوە خەڵک وایە کە هەر کەسێ وەکو خۆی پێناسە بکات. زۆر باشە کاک حەسەن، ئەمە چەندمین دەورەیە هەم خەڵک و هەم حیزبەکان بایکۆتی ئەم گاڵتەجاڕیە دەکەن، بەڵام کۆماری ئیسلامی هەر لەسەر کارە. تەحریم بۆ گرینگە، ئەسەن بایکۆت بۆ گرینگە، بەڵام بە تەنیاش چارەساز نییە. دەبێت چی بکرێت؟ ئێمە هیچ کات نەمانوتووە کە بە تەحریم یا بە بایکۆتی هەڵبژاردنێک جمهوری ئیسلامی دەڕوخێ. ئەمە بارها وتراوە، ئەمە گاڵتەجاڕیەکە کە جمهوری ئیسلامی پێویستی پێێتی کە ویترینەکانی بەناو ئەوەی کە خەڵکیەی پێبرازێنێتەوە. دڵنیا بن ئێستا و تاقی فکری جمهوری ئیسلامی هەم لەسەر ئەو زەرەر و زیانەی کە ئەم بەناو هەڵبژاردنە لێدان، هەم ئەو دەنجینایە دائنیشت و قساکەن و بەشی ئاقلەکانیان ئەوانن کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر لە جمهوری ئیسلامی جیا بنەوە، بەشی دیکەیشیان کە
بیر لەوە دەکەنەوە دەزانن کە ئەمە خۆ لە ڕۆژی ئەوڵ ئەوان سازمانیاندا بوو ئەو قسەی خامنەی کە دەڵێ خۆ بێن و بەشدار بن باشە بەشداریش نەبن انتخابات هەردەکرێ معناوێ دەنگی ئێوە هیچ نییە خەڵک خۆی ماندوو نەکا بە دەنگەوە ئەوان بۆ خۆیان انتسابەکانیان کردووە کەسەکانیان دیاری کردووە ئەو دەنگانە هیچ نییە بێت و نەبێت بۆیە کانێنە جمهوری ئیسلامی بەمە دەڕوخێت نە جمهوری ئیسلامی حتەنان خۆشی پەیوانیەکە بمە ئەگەر ئەمە نظامێکی ئەوەی کە لە وڵاتانی ترا هەیە دموکراتیکی بۆرژوازی بوایەت بڵێ بەو نظامە دەبوو ئەم دەسەڵاتە بڕاتە سەڵاتێکی تر بێ زۆرینەی ئەو کۆمەلگایە 80% زیاتری ئەمڕۆکە بە جمهوری ئیسلامی ودنا دەی دەسەڵاتی ئەگەر ئیستبدادی و سەرڕۆ و دیکتاتۆری نەبێ 80% پێی بڵێنا قاعدەتن دەبێ بچێتە ئەولاوە بەڵام وەختی خامنەی دەڵێ من جێگری خوددام و من قسەکانی خوددا لە زمانی منەوە دەکرێ خەڵک نابێت هەر ئەوە وتمان ئێمە ئەمە گاڵتە جاڕیە ئەمە ئەرزشی ئەوەی نییە کە خۆتی پێوە ماندوو بکەیت و چی ڕێی پێدەیت وانە لە لایەکی تریشەوە و بەشەی تریشی کە دەڵێ بۆ جمهوری ئیسلامی بە باوەڕی من جمهوری ئیسلامیش بە خۆیدا دەچێتەوە جمهوری ئیسلامیش دەزانێت کە لەسەر چێ کۆمەلگایەک لەسەر چ پۆلیوێکی ئاگر خەریکە دەسەڵاتدارەتی دەکات بەڵام بە پێداچوونەوە بۆ جمهوری ئیسلامی ئەوە نییە کە بێنێ مەسەلەن دریاکانی ئازادی و دموکراسی و ڕێی خەڵکو چیوچی ئەو بکاتەوە جمهوری ئیسلامی حەول دەدات کە دەستگای سەرکوت و وحشیگەری و تۆقاندن و ئیعدام و ئەوانەی تونتر بکاتەوە بەڵام لە بەرابەری ئەو مەوجەدا لە بەرابەری ئەو ناڕەزایەتیە گەورەدا هەر ئیعدامێکی دیکە دەبێت بە پۆلیۆکی ئاوری گەورەتر لە گیانی جمهوری ئیسلامی بۆیە کانێ ئەمە شکافی بینی جمهوری ئیسلامی و خەڵک قوڵتر دەکاتەوە کەلێنی بینی جمهوری ئیسلامی و جەماوەری ناڕازی قوڵتر دەبێتەوە بە قازانجی خەڵکە بە زەرری جمهوری ئیسلامیە بۆیە کانێ جمهوری ئیسلامیش ئەوە ناتوانێت نەبینێت من ناڵم درگای مثلەن دیالۆگ لەگەڵ کۆمەلگای مەدەنی دەکاتەوە ئازادیەکان دەکاتەوە ڕۆژنامەگەری نا بەڵام هەمووی ئەوانە فشاری بۆ دێنێ جمهوری ئیسلامی بەرتەسترە بێتەوە ناوەڕۆکی ئەو بەشەی کە دەسەڵاتی پێەیە ئەو بازدەی دەسەڵات مەحدودتر و چکۆلەتر دەبێتەوە بە جمهوری ئیسلامی هەرچی زیاتر دەچێتە گۆشەیەکەوە کە ئەو کاتە بە سازماندراوی بە ڕێکخراوی بە تەشکیلات بە ئەو هێزی جەماوەرەی کە دەبێ ببێ ئەو کاتە دێکە پاڵی پێوە بنێت و جمهوری ئیسلامی بخاتە زەبڵدانی مێژووەوە زۆر باش کاک حەسەن کاوە لە شاری سەقزە و پرسیارێکی ناویوە نووسێتی بەڕای کاک حەسەن چاوەڕوانی چه جۆرە مهندسیەکی سیاسی لە ژماردنی ڕای دەنگدەران دەکەن بە باوەڕی من ئەوان ناتوان مهندسیەکی سیاسی زۆر گەورە بکەن جمهوری ئیسلامی ناتوانێت بڵێ مەسەلا 70-80% بەشداری کرد من پێم وابێت لە سەرەوەی لە خوارەوەی 50% ناممکن نیە لە جمهوری ئیسلامیە بینی 30-40% شتێکی ئاوا دەڵێن چون لەوە زیاتر هەموو کەسێک دەزانێت هەر کۆمەلگای مەدەنی هەیە ئەو حتا ڕۆزنامەهای ئیسلاحتەڵەب و ئەو جەریانەیە کە بەشێکن لە دەسەڵات ئەوان هەن خەڵکانێکی تر هەن کە بەڕەگ و پێستەوە جمهوری ئیسلامی دەناسن دنیای دەرەوە هەیە ڕاگەیاندنەکان هەن بۆیە من تەسەوری من ئەوەیە جمهوری ئیسلامی لە بینی 30-40% مهندسی دەکات بەڵام خۆشی ئەندەزانن کە جارێ لە کوردستانە بە دڵنیاییەوە لە خوارەوەی 10% بە دڵنیاییەوە هەمووی ئەو خبرانەی کە ئەو ڕۆکە ئێوە بڵاوتان کردوتەوە ڕاگەیاندنەکانی تر بڵاویان خودی جمهوری ئیسلامی کوردستانی بە 25% باس کردووە کە درۆ دەکات هیچ حقیقەتێک لەو ئامارەدا نییە من پێم وابێ بۆ ئاستی ئێرانی دەتوانێت ئەوە بکە بەڵام ناتوانێت تەقلبێکی گەورە ئینتخاباتی بکە ئەگەر چی لیان دێ یعنی هەموو شتێک وەختێک کەسێک بە زمانی خوددا و قسە دەکات و دەبێ بە خودای سەر ئەرز بۆچی لی ناشتی ئاوایش بکە بەڵام ئەوە ئەگەر بیشی بکات ئابڕوچوونەکەی زۆرترە هەتاکوونێ باوەڕ پێکردنەکەی بۆی ئەوان حەول دەدەن شتێکی بە باوەڕی من معقول بکەن لەو ئاستەی کە خۆیان تاقی فکرەکەیان کە عرزم کردی بیری لێ بکەنەوە شتێ بکەن کە بڵەن جامعە لێمان قبوڵ بکە بەڵام هەرچی بکەن تەقلب هەرچی بکەن درۆیە هەرچی بکەن ناڕاستەوە ئەوە هەموو کەسێکەوە دەزانێت کاک حەسەن لە شاری مەهاباد پرسیارێک هاتووە زۆر گرنگم پرسیارە ئەمە لە میدیاکانش ئەمڕۆ من چاوم پێکەوت لەسەر ئەمە بەحسیان کردووە دووسێتی ئەو زانیارێنی کە بەدەستمان گەشتۆش زانیارە سەرەتاییەکان شکستی کۆماری ئیسلامی بەڕوونی نیشان ئەدات بەڵام لە شارەکانێک کە کورد و تورک شیعە و سونییان تێدایە وەزعەکە جیاوازە هەتا ڕادەیەکی زۆرە خوێندنەوەی میانی بەڕێستان چییە؟ بە پێ و خەبەرانە کە هەیە مەسەلەن شارێکی وەکو نەغەدە و شنۆ ئەوانە یا ورمێ یا بەنەوەیەک لە ئیلام لەو جێگایەنە
ئەمە سیاسەتێ بوو کە ڕژیم وەڕێی خست ئەگەر لەبیر بێ کاک ئەمیر لە دیدارێکی ترمانە کە پێش هەر بابەتەوە هادی وتمان مەکەونە ئەو داوەوە ئەوە کە ئەگەر نوێنەر نەچێ کورد مافی ئەفەوتێ کورد 45 ساڵە مافی فەوتاوە ئەو کاتێک کە خومینی بڕیاری جیهادی لە سەرماندا مافمان فەوتاوە ئەو جار کەسێک مەسەلەن نوێنەریش نۆ نەغەدە بچێتە پارلمان ئەوە داینێ کورد بێ 4 نەفەریش با لە ورمە بچێ کورد بێ آخر خۆ پێشتر 35 ئەندام پارلمانی بەناو کوردیش لە پارلمانی ئێران چیان کرد تا ئەمڕۆکە بە 2 نەفەری دیکەیج بکرێ ئەوە فقط زەحمەتی خۆیانیاندا فقط جمهوری ئیسلامی ڕسمەکانی نیشاندان لە تەلەڤیزیۆنەکانیانەوە تەبلیغیان پێوە کردن و بێئتباریان کردن بەڵام ئەو بێئتباریە کەسانێکی چاوچنۆ کردیان بە ناوی نوێنەر کە بێن و لەم بەناو هەڵبژاردنەدا گیرفانی خۆیانی پێپڕکەن کەسانێک بوون کە بەڵێ حەولیاندا کە ئەو ئاگرە خۆشکن بەڵام ئەمڕۆکە خۆ ئەو بەناو هەڵبژاردنە تەواو بوو تازە دووە ئەوانە کە بچنەوە دوکانەکانیان ئەم لا دوکانی تورکێکە ئەو لا دوکانی کوردێکە دەبێ ئەو ڕفاقەتە ئەو برایەتیە ئەو هاوپەیمانیە بەیەکەوە تازە بکەنەوە نابێ ئیجازە بدەن کە جمهوری ئیسلامی بڵێ ئەوە نوێنەری تورکەکە هەڵبژار تورکەکە بێ خۆی پێوە هەڵبکێشێ یا نوێنەری بەناو کوردەکە هەڵبژێردا خۆی پێوە هەڵبکێشێ نا ئێمە هاوسەرنویشتین ئێمە هاو دەردین تورکەکان دەردیان لە کوردەکان کەمتر نییە بە نسبەتی جمهوری ئیسلامیەوە ڕاستە بازاڕی تارانیان پێ و لە باری ئابووریەوە وەزعێکی دیکەیان هەیە و چی ئەوانە بە جێگای خۆی یا دەسەڵاتداریان ناو جمهوری ئیسلامیدا زۆرتر هەیە بەڵام ئەوانیش مافی نەتەوەییان مافی سیستەم لێکراوانیان هەر هەیە یا هەر ئەمڕۆکە لە کرماشان لە بینی ئەم بەناو نوێنەر و ئەو خەڵکیان خستەتە گیانی یەکتری لە کاتی پوڵ بڵاوکردنەوەی خەڵکەوتونەتە گیانی یەکتری لە ئیلام ئەوە من لە فەیسبوک خۆشتان لە تەلەڤیزیۆن و لە کرماشان شەڕ بووە لە بینی مەسئلەی عەشیرەی ئەو جۆرەشتە ئەو فەرهەنگە کۆنە جمهوری ئیسلامی دەیژێنێتەوە ئەمانە هەمووی دەستی جمهوری ئیسلامی تێدایە چ کێشەی کورد و تورک و نمایندەی ئەم لایەن ماندەی ئەو لە چ کێشەی شیعە و سونە چ کێشەی مەسەلەن عەشیرەی لە ئیلام و خەڵک خەنیگیانیەک هەمووی ئەمانە ئەو فەرهەنگی تەفرەقە بیەنداز و حاکمیەت کونەیە خەڵک نابێ گوێلەوانە بگرن بۆیە دەبێ هەر بە پەلا هەر لە بەیانیەوە ئەو کێشانەی کە بۆ دەستی ئەوانی تێدا بووە نابێ بێڵین بێ ببرین دەبێ فەوری ساڕێژیکەین ئەو شتەیە کە جمهوری ئیسلامی بە ئامانجەکەی ناگە جمهوری ئیسلامی حەول دەدات لە سەروبەندی ڕوخانیدا ئەو برینانە قوڵ دەکاتەوە ئێمە دەبێت لە ئێستەوە وریابین بۆیەکانی ڕێگا چارە ئەوەیە کە خەڵک دەبێت وەداوی ئەوانە نەکەون ئەو کەسانەی بەناوی نوێنەر چوون کەوتیان ئێمە دەمانەوێت دیفاع لە کوردەکان بکەین لە ئازربایجان درۆکن بۆ گیرفانیان چوون ئەوانە خەیانەتیان کردووە ئەوانە تاوانبارن ئەوە نوێنەری ئەو خەڵکەنین ئەوانە ناویان چووە ناو لیستی ڕەشی ناو کۆمەلگای کوردستان و ناو مێژوویکی ڕەشیان هەیە ئەوانە ئەبێت دڵنیا بن کە سبحینە ئەوانە دەبێت جوابی ئەو تاوانانیان بدەنەوە خەڵکی کوردستان گزەشتیان لێ ناکە خەڵکی ئێرانیش بە نوێ گزەشتە و تاوانبارانە ناکە کە ئەمڕۆکە چوون ئەو گاڵتەجاڕیان بۆ جمهوری ئیسلامی گەرم کرد زۆر باشە کاک حەسەن لە شاری سەقزەوە پامێکی تراتوە سڵاو ڕێز هاوڕێیان بۆ ئێوە و میوانی بەڕێستان کاک حەسەن ڕەحمانپەنا دەستان خۆش بێت و ماندوو نەبن واقعان ئەمڕۆ خەڵک لە کوردستان و ئێرانیش جارێکی تر زۆر بە ڕادیکاڵی نایەکی تریان بە جمهوری ئیسلامی وت سوالم بۆ کاک حەسەن ئەوەیە کە بایکۆت زۆر بە جوانی جوابی داوە ئایا پلانی داهاتووی حیزبەکان چییە بۆ ڕێخستنی زیاتری خەڵک و دەستکەوتی زیاتر سارینا لە شاری سەقز زۆر سپاس بۆ سارینای بەڕێز من ناتوانم لە زمانی حیزبەکانەوە قسە بکەم دەتوانم لە زمانی خۆمانەوە کۆمەڵە قسە بکەم بۆ خۆمان طبعاً ئەمە سەرکەوتنێکی گەورەیە ئەمە خەباتی خەڵکی کوردستان دەباتە ئاستێکی دیکەوە و ئەرکێکی قورستر دەخاتە سەرشانی کۆمەڵە ئەرکی ڕێخستنەکانمان لە ناوخۆی وڵات ئەرکی تشکیلاتەکانمان لە دەرەوەی وڵات و ئەرکی ڕاگەیاندنمان هەمووی بەشەکانی تشکیلاتی کۆمەڵە موەزەف دەکا بەوەی کە ئەرکی زیاتر قورستر نەخشە عەمەلی دەقیقتر و ورتر بۆ بەرەو پێشبردننی ئەو خەباتە داڕێژی ئەرکی کومیتەی مەرکەزی کۆمەڵە قورستر دەکات هاوڕێیانی ئێمە لە ناوە کە بارها من وتوم ئەوانە ئاوڕۆشنکەرەوەن ئەرکی ئەوان زیاتر دەکات هەر ئەوانەی کە ئەمڕۆکە دەگەڕان خەبەرەکان باسەکان ڕووداوەکانیان دەنار لە نزیکەوە لەگەڵ خەڵک قسەیان دەکرد پێیان دەکوتن لەم گاڵتەجاریەدا بەشداری مەکەن خۆتان ماندوو مەکەن هەر ئەو شەوەکە لە زۆر جێگا مەراسمی شای و خۆشیان کردە بۆی کە جمهوری ئیسلامی شکستی خواردووە تەبعاً دەبێت خۆمان ئامادەکەین بۆ مەرحەلەیەکی تازەتر
دەبێت خۆمان ئامادەکەین بۆ ئەرک و وەزایفێکی تازێتر بە نسبەتی حیزبەکانیشەوە بە باوەڕی من ئەمە ئەوە نیشان دەدا کە حیزبەکان دەبێت لە من بێنە خوارەوەی تر خەڵکی کوردستانە تۆ گەرە خەڵکە لەگەڵ نەبێ 1000 ساڵ تاریخی شت بێت و 1000 ڕابردووی شت بێت و ئەوانە هەمووی بە ڕۆژێک تەواو دەبێت بۆ یەکان ئەرکێکی قورستریش دەخاتە سەرشانی هەموو حیزبەکان و بەتایبەت بەرەی چەپ لە کوردستانە هێزە چەپ و ئازادی خوازەکان کە ئەو هێزە چەپە تەبعاً محورەکەیان کۆمەڵەیە و بازم کۆمەڵ ئەرکیشی گەورەتر دەکەوێتە سەرشانی ئەرکیشی زۆرتر لە بزوتنەوەی کرێکاریە بزوتنەوەی ژنان بزوتنەوەی خوێندکاران ڕووناکبیران و بە باوەڕی من دەبێت هەمومان خۆمان حازرکەین بۆ دەورەیەکی پڕ لە کێشمەکێشی زیاتر بەڵام بە دەستکەوتی زیاتر بە وردبینی زیاتر بە ئاگاهی زیاتر هەمووی ئەوانە ئەو ئەرکانە دەخاتە سەرشانمان وە هیوادارم لەو دەورەی داهاتوودا کۆمەڵە بتوانێت هەروەکو تا ئێستا جێگای متمانەی خەڵک بووە تا ئێستا سیاسەتەکانی لە جەرەیانی کردەوەدا ڕاست دەرهاتوون لەو دەورەیشا بتوانێت پێشنگایەتی ئەو خەبات و مبارزەیە بکە و هەروەها ڕێگای دروست سیاسەتی دروست لە پێشپای خەڵکی کوردستان دانێ و بە باوەڕی من ئەو خەڵکە ئەوەندە فیداکارن ئامادەجی هەموو شتێکیان هەیەوە هیوادارم ئێمەش لە ئاستی ئەو ئامادەجی و وشیاری و تێکۆشانە دابین کە ئەوڕۆکە لە کوردستان هەیە. کاک حەسەن کاوە لە شاری سنا ئامیکی ناردووە داوای کردو من بیخێنمەوە هەڵبەت بە فارسی نووسیوێتی سڵاو درود بۆ ئێوە بۆ کاک حەسەنیش من لە کاک حەسەن ئەپرسم هەڵبەت پەیامە پرسیارش نییە بەڵام وای نووسیوە من لە کاک حەسەن ئەپرسم عەبدوڵای موحتەدی گەڕاوەتەوە و حمایەتی خۆی لە پەهلەوی ڕاگەیاندووە پەهلەوی کە هەزاران کوردی تەبعید و سەدان ئینسانی مبارزی کۆمونیستی لە سیاچاڵەکانی ساواک ئێعدام کرد ئایا لەگەڵ ئەم جریانە فرسەت تەڵەب و منفعەت تەڵەبە دەکرێت هاوکاری بکرێت بە ناوی کۆمەڵە بیان ناسی بە ناوی کۆمەڵە وتومانە کە کۆمەڵە ناو نییە کۆمەڵە ناوەرۆکە کۆمەڵە ڕێبازە کۆمەڵە جەرەیانێکە کە هەر لە 48ەوە کە دامەزراوە بە خودی کە عەبدوڵایشێکی لە دامەزرێنەرانی بووە ئەو کاتە دەزانێت بیر و باوەڕەکەی چی بووە دەزانێت ئامانج و سیاست و ڕێباز و هەموو شتێکی سوسیالیستی بووە کۆمونیستی بووە باوەڕی بە تەبەقەی کاریگەر بووە باوەڕی بە ئینقلابی سوسیالیستی بووە هەمووی ئەوان لە هەمومان باشتر دەزانێت ئێستا کە ئەو باوەڕی پێی نەماوە ئەوە بە خۆی مۆزۆیەکی دیکەیە ئێمە بە ناوی بەخاتری ئەوەی ئەوان کۆمەڵە ناوی کۆمەڵەیان لەسەر ئەگەر چی جیاوازی لە ناودا بە خۆی دەڵە حیزبی کۆمەڵە جیاوازیمان هەیە جیاوازی لە فکر و سیاست و سرات بەرنامە ئەو هاوکاریانەی کە دەکرێت بە خاتر ناوەکە نییە بەڵکو جیاوازیەکانیشمان هەم ئێمە نایشارنم ئەوان نایشارنەوە متحدەکانمان کە ئێمە دەڵێن خەڵکی کوردستانە خەڵکی چەپە خەڵکی ئازادی خوازە ئەوانیش لە بەرێکی دراهن بۆ ئەو قەزاوەتە دەبێت خەڵک بیکە ئێمە هاوکاری لەگەڵکردن لەگەڵ ئەوان بە معنای تەئید نییە بەڵکو بە معنای زەرورەتێکە کە ئەو ڕۆکە لەگەڵ لاینەکانی تریش ئەو کارە دەکەیت لەگەڵ جەریاناتێکی تریشە ئێمە جزوی بەرەیەک نین یا ئێمە حولی پێکەنانی بەرەیەک نادەین بە هەر میزانێک بتوانین ئێمە کۆدەنگی دروستکەین لە بەرابەری جمهوری ئیسلامیدا بە قازانجە سبحەینی ئەگەر ئەم حیزبانە بەشی علەنیەکەی گەڕا و کۆمەلگای کوردستان ئازادی فعالیەتی سیاسی لە کوردستانە بوو ئەوە دەنگی خەڵکی کوردستانە نیشانی دەدات دەنگی کاکاوە و کاکاوەکانن لە سنە و مەهابات و سەقز و بۆکان و سەراسەری ئەو شوێنانەی کە کۆمەڵە وەکو جەرەیانی فعالیەتی تێدا دەکات ئەوانیش بە دەنگی خۆیان نیشانی دەدەن کە چێ کۆمەڵە و چێ کۆمەڵە نییە بنابەرین ئەو هاوکاریەی کە لە ئاستی مەحدودا ئێمە هەمانە بەیەکەوە پەیوەندی هەیە بەو هەلومەرجەی کە ئێستا شۆڕشی خەڵکی کوردستان تێدایەتی ئەو تەفرەخە و بڵاویەی کە خەڵک بە دەستیەوە دەناڵێنن جەرەرمان لێ دەدات بەڵام لە عینی حاڵیشە ئێمە جیاوازیەکانیشمانمان نەشاردێتەوە کەوتومانە کۆمەڵە ناوەرۆکە نەک ناو نەک پەرچەمێکە کەسێک بۆ خۆی بە جۆرێکی دیکە تعبیری کا و تەفسیری کاتوانە کۆمەڵە جەریانێکی چەپ و کۆمۆنیست و سۆسیالیست بووە هەر کەسێک ئەوە بێ کۆمەڵەیە لە ڕێی من هەر کەسێکە ئەوە نەبێ لە ڕێباز و فکری کۆمەڵە دوورکەوتوێتەوە کاک حەسەن لەم ڕۆژانی ڕابردوودا نەزەرسەنجیە کران نزیکەی 70% خەڵک دژی کۆماری ئیسلامی ئەو ژمارەیە یان ڕقمێکی نزیک لەو ژمارەیە چ تەسویرێک لە کۆماری ئیسلامی بۆ دەرەوە نیشانەدات بە باوەڕم تەنها تەسویرێکە نیشانی دەدا ئەوەیە کە کۆماری ئیسلامی فقط لەسەر هێزی چەک و سەرکوت و ئیعدام ماوە تەنها ئەوەی کە کۆماری ئیسلامی ڕاگرتووە زیندانەکانیەتی ئەوەی کە کۆماری ئیسلامی ڕاگرتووە ئەو بێڕەحمی و قەساوەت و دڵڕەقیەتی کە لە شەقامەکانیان لە خۆی نیشانی دەدا ئێوە ئەو ڕۆکە تەماشای مەسەلەن سنووخەکانی هەڵبژاردن بکەن
بەناو هەڵبژاردن بکەن هەمووی هێزی چەکدارە، هەمووی بەسیج و پاستار و بەکرێگیرا و هەمووی ئەوانیان هێناوە. بڕۆن ئەوە مەقایسە بکەن لەگەڵ هەڵبژاردنێکە لە دنیایەکی ئازادی سەرمایه‌داری ئەوڕۆکەدا دەکرێت. یەک دانە مەأمور نابینی، نە لەسەر سندوقێک، نە لە دەوروبەری، نە حتا لەو ڕۆژەدا شار حاڵەتێکی ئاسایی هەیە. بەڵام ئەوڕۆکە ئێران حکوومەتی نظامی بوو، هەموو جێگایەک هەتمەشاکی بەچەکەوە وێسا و نێزی مسلحە وێسا و ئەوە نیشانەی چییە؟ ئەو نیشانەی ئەوەی ئەو بەناو سندوقەکەدا ناوە هیچ نییە، ئەوە گاڵتە جاڕیە. ئەوەی کە حکوومەت دەکات لەوێدا و حاکمە لەوێدا ئەو ئەفسەرەکان و چەک بەدەستەکان و دەرەجەدارەکانی کۆماری ئیسلامین. ئەوەی کە ئەمڕۆکە ماوەتەوە بۆ کۆماری ئیسلامی زیندانەکانیەتی ئیعدامێتی. ئێوە تماشا بکەن بزانن ڕۆژانە چەندێک جەمهوری ئیسلامی لە ئاستی نێونەتەوەییدا محکوم دەکرێت، چەندێک خەڵک لە دژی جمهوری ئیسلامی لە شەقامەکانە دەنگ دەردەبڕن و تەزاورات دەکەن و خۆپیشاندان دەکەن و چەندێک قەتنامە و بڕیارنامە لە ڕێکخراوە نێونەتەوەییەکانە دەچێتە دژی جمهوری ئیسلامیەوە، چەندێک لە فەعالینی سیاسی و مەدەنی لە سینماکاران، لە ڕووناکبیران، لە زیندانیان جایزەکانی سڵح و جایزەی قەڵەم و چی ئەوانە ئەمڕۆکە لە ئاستی جیهانیدا درەو دەکەن. ئەوە نیشانەی چییە؟ و نیشانەی ئەوەیە کە جمهوری ئیسلامی هیچ بۆنێکی لەوانە نەبردووە. و نیشانەی ئەوەی کە جمهوری ئیسلامی ئەمڕۆکە دەیکات ئەو تەسویری واقعی جمهوری ئیسلامی سپای قودسە، سپای پاسدارانە، زیندانی ئەوینە و جمهوری ئیسلامی فقط لەسەر ئەو پایەی ماوە. باقی پایەکانی تری پایەی ئیدۆلۆژی، پایەی ئیجتماعی، پایەی مەشروعی، هەر شتێکی ناوبنی ئەوانەی تری هەر چەندێک ئەوانەی نەماوە، هەرچی لەسەری ماوە لەسەری دەسەڵاتداریەکە فقط زیندان و سەرکوت و ئیعدامە. و ئەو تەسویرەیە کە ئەمڕۆکە لە کۆماری ئیسلامی هەیە و ئەو ناگەورەیە کە بە قەولی ئێوە 70% بۆ من دەڵێم لەوە زیاتر کە ئەمڕۆکە بە جمهوری ئیسلامیاندا ئەو حەقانیەتەی هەرچی زیاتر بە جامعەی جیهانی نیشاندا ئەوڕۆکەش. کاک حەسەن پرسیارێک هاتووە خۆی نەناساندووە، نووسیتی تۆڵەی حکوومەت لە خەڵکی دژ بە کۆماری ئیسلامی چۆن دەبێت؟ ئەو هەڕەشەی کە ئەمڕۆ کردویانە کوتیانە ئەگەر بێن ڕێی بدەن دیارەمیانی پێشووتریش کاگرەحمان ئاماژەی پێدا کە کوتیانە خەشابەکان پڕ هەڕێک و خەشابێ پڕ دەکات. ئەم پرسیارش دیارە لەوە داهاتووە، ئەویشەر ئاماژەی بۆ داوە پرسیارەکەی بە تۆڵەی حکوومەت لە خەڵکی دژ بە کۆماری ئیسلامی چۆن دەبێت؟ هیچ نابێت، هیچ. تۆڵە لە فەرد دەکرێتەوە، تۆڵە لە تعدادێکی مەحدود دەکرێتەوە، لە ئاستی ملیۆنیدا لە 61 ملیۆن نەفەر لە ئێرانە بە قەولی خۆیان توانیوانە بۆیان بۆ دەنگ بدەن، لە 45 ملیۆن و 50 ملیۆن تۆڵەی چی؟ کام دیکتاتۆر و ئیستبدادی توانیوێتی تۆڵە لە خەڵکیی بەرین کاتە، وەختێک کە خەڵک متەفەرق بێ، وەختێک خەڵک بێ پشت و پەنا بێ، وەختێک خەڵک بەربڵاو بێ، وەختێک خەڵکە هیچ وەحدەتێک و هیچ یەکگرتوویە لە بینیدانێ بەڵێ تۆڵەی لێ دەکاتەوە، دانە دەیانگرێ و دەیانبا بۆ زیندان و ئەعدام دەکا و دەکوژێ ئەوە دەکات. بەڵام لە ئاستی ملیۆنیدا تۆڵەی چی؟ نە کەسێ بانگ دەکەن لەسەرەوەی بۆ ڕێی نەداوە، نەتمەشایش نازنامەی کەس دەکەن، نا یارانەی کەس قەت نەکەن، هیچ تۆڵێکی دیە. ئەوە تەبلیغاتی پێش هەڵبژاردنە، دوای هەڵبژاردن نە تۆڵەیەک لە ئارادا نەیچێ بە فەرزی ئەوەی کە ویستیشیان ئەوە بکەن. ئەوە خەڵکن یەکگرتوویانە دەبێت هەڵبتنە سەریان، دەبێت بەرەبارەکانی بکەن، دەبێت بەر دەرگای زیندانەکانیان لێ بگرن، دەبێت سەر شەقامەکانیان لێ بگرن، دەبێت بەردبارانیان بکەن. یانیچی تۆڵە چی دەکەیتەوە؟ ئەگەر دەنگدان بە قەولی ئێوە وەزیفەیە و خەڵک ئازادە، دەنگنەدانیش بەشێکە لە حەقی خەڵک. یعنی ئەگەر کەسێک ئەوڕۆکە چووە دەنگی داوە کە زۆر خراپی کردووە، قامیکی خۆی بە خوێنی گەنجەکان مۆر کردووە و وتی بە جەمهوری ئیسلامی بەڵێ. ئەوانەی کە ئەوەیان نەکرد نەفیان کرد لەو خوێنانەی کە ڕژان، وتیان ئێمە ئەوانەمان کوڕی ئێمن، ڕۆڵەی ئێمن، کچی ئێمن، ئەویان قبول نەکرد. بۆیەکان ئەگەر دەنگدان بەلای جەمهوری ئیسلامی و مافە، دەنگنەدانیش هەر مافە. جەمهوری ئیسلامی ناتوانێت هیچ کارێک بکات لەو بابەتەوە و ئەو خەڵکە یەکگرتووە. بە باوەڕی من بەو ناگەورەی کە وتیان جەمهوری ئیسلامیان هەرچی زیاتر کە نەفت کرد، زەلیل کرد و تووشی سەرلێشێوا و مشکلاتی داهاتووی زیاتریشی دەکەین و داهاتوویش بە تاکید ئەوانەمان پێ دەڵێت. زۆر باشە کاک حەسەن، ئەم کاردانەوە و دەنگدانەوەی ئەم بایکۆتە عەزیمەی کە خەڵک کردی ئەمڕۆ لە ناوچەکە و دەرەوەی وڵات چۆن دەبێت؟ من پێما بێت تەسیری زۆر مەنفی بۆ جەمهوری ئیسلامیە بێ و تەسیری زۆر مثبەتی بۆ خەباتی ڕەوای خەڵکی ئێرانە بێ. من شاهدی ئەوە دەبین کە پشتیوانیەکان لە خەباتی خەڵکی کوردستان و ئێران زیاترە بێ، شاهدی ئەوە بین کە ئەو
ئەوەی کە تاکو نێستەکانێ بە ناوی میدالیا و هەر شتێکە بە ئازادی خوازانی ئێران دراوە زیاتر دەدرێ، فشاری زۆرتر بۆ ناوەندەکانی دەسەڵاتی جمهوری ئیسلامی، بۆ سفارەتخانەکانی جمهوری ئیسلامی لە سازمانی ملل، لەوەی کە سوپای پاسداران کەن بە گرۆیکی تر، هەمووی ئەوانە بە نسبەتی جمهوری ئیسلامی زیاتر دەکات و خەڵکی ئێران زیاتر نیشانیاندا کە حق ئەو شۆڕشی ژن ژیان ئازادیە زیندووە و ئەوە بە باوەڕی من جێگە و پێگای جمهوری ئیسلامی لەقتر دەکات و جێگا و پێگای خەباتی ڕەوای خەڵکی ئێران بۆ ئازادی، بۆ دیموکراسی، بۆ بەرابەری، بۆ مافەزەوتکراوەکانیان لە ئاستی جیهانیدا سەمپاتی زیاتری بەرەو لای دێ و من پێم وایە زۆرێک لەو وڵاتانەی تری لە سەرەوەیان ئەمریکا کە ڕۆشتە ئێوارە خەریکی معاملەیە لەگەڵ ئێران و بەتایبەت لە عێراق و لە ناوچەکەدا لە ئوروپا لە متحدەکانی کە ڕووس و چین و ئەوانە بن، هەمووی ئەوانە پێداچوونەوەی دەکەن بە سیاستەکانی خۆیانە. ممکنە خۆوان وەکو ئێمەنین بە پەلەنین لەوە ئەوان بەرژەوەند خوازن، ئەگەر کاتێک زانیان بەرژەوەندیان لەگەڵ جمهوری ئیسلامی نییە لابردنی جمهوری ئیسلامی و پشتێکردنی وەکو لە شا کردیان، لە سەدام حوسێن کردیان، لە قەزافی کردیان، لە هەموو دیکتاتۆرەکانی ترکیان زۆر ئاسانە و کاتە بەلایەنەوە. بەڵام ئەو قازانجەی هەیە کە بیر و ڕای گشتی دنیا کە ئەمڕۆکە چاویان لەسەر ئەم بەناو هەڵبژاردنەوە دەیانزانی تەقەلبی گەورە و ئەوەشی تدا دەکرێت و ئەمە انتخابات نیە ئینتساباتە، بە باوەڕی من جمهوری ئیسلامی تیە بێئتیبارتر بێ حتا لە منتەقەکەیشە، تەنانەت لەناو بەرەی مەقاومەیشە، لەناو ئەو هێزانەیشە کە هەن کە ئەوە جمهوری ئیسلامی لە دەرەوە یاریان پێکات، لە ناوەش ئەو هێزە نییە کە وەکو جاران پشتی پێ بەسن، بە باوەڕی من لەناو ئەوانیشە تەردید و بێئەتمادیی زیاتر نسبەت بە جمهوری ئیسلامی دروستەکات. کاک حەسەن محەممەد لە شاری بۆکان پرسیارێکی نردووە، هەرچەند من ئەمڕۆ لەگەڵ زۆربەی میوانەکان ئەم پرسیارم هێناوەتە ئارا، بەڵام پێمان باشە لە زمانی ئێوەش ببیستن. نووسێتی سڵاو ڕێز ماندوو نەبن، خەڵک چۆن دەبێت بجوڵێنەوە بەرامبەر بەو کاندیدانەی کە بۆ قازانجی شخصی خۆیان لە دژی میلەتەکەیان بوو؟ من پێم وابێت هەر ئەوەی کە خەڵک نەهیان کردن، هەر ئەوەی خەڵکە بایکۆتیان کردن، هەر ئەمڕۆکە یا لە دوێنێکەوە کە ئەم مەسەلەی وانێکی انتخاباتی ئێستا بەسرا تەبلیغات بەسرا 30% بەناو کاندیداکان خۆیانیان کێشایەوە. بە باوەڕی من ئەمانە سحینە دەکەونە پاکانە، داوا دەکەن، دەستنە سەردانی خەڵکەکەن، دەستنە دوکانەکانیان دەگەڕێن، ئێمە کاکەیان خزمەت بێواکەن، دەبێت خەڵک دەست بێن لە ڕوویانەوە. دەبێت خۆ قسەی ئێمە یا قسەی خەڵکی تر ئەوە نیە بچن شەڕ و کێشە و نازانم لە بین بردن و ئەوانە نا، ئەوانە شتایکە کە جمهوری ئیسلامی پێی خۆشە، لەوانەیە خۆی ئەوە بکە بۆی بە ناوی نەیارەکانیەوە نیشانی بدە. بەڵام ڕێگای خەڵک ئەوەیە کە پیان بڵن ئێوە لە بەرەی خەڵکن، ئێوە لە بەرەی جمهوری ئیسلامین، مەگەر پێچەوانەکەی سابتکن. دەنگت هێناوەتەوە بڵێ بە دلیلی ئەوەی زۆرترین خەڵکی مەسەلەن بە هەرو شاری بۆکانە 90% دەنگی نایە نەداوە و من بە ناوی نوێنەر هەڵبژێردراوم هەر لە ئێستەوە ئەوە ئێستافاکەی خۆم پێشکەشەکە من نوێنەر نیم بە بۆکان بە ناو نوێنەری نەبێت، بۆ کارێکەکەوان توان بیکەن بگەڕێنە ناو خەڵکەکە، ڕێگای گەڕانەوەیان لێنە نەبەسراوە، مەسلحەتی شخصی خۆیان و گیرفانیان و پۆڵپەرستی و خانەوادە پەرستی ئەگەر بەرچاویان نەگرێت، ئەگەر شەرافەتیان ببێ دەبێ و کارە بکەن. ئەگەر ئەوەیان کرد خەڵکیان دەگوزارە، ئەگەر نەیان کرد بەعنوانی دەست و پاوەنی جمهوری ئیسلامی دەمێننەوە. ئەگەر شۆڕش لە کوردستان و لە ئێرانە سەرکەوت خەڵک محاکمەیان دەکەنیتر، زۆر کەس لە دەست و پێوەنەکانی جمهوری ئیسلامیان ناویان لە لیستی ڕەشدایە، ئەوە چەند ناوی تریش بەوە زیاد دەبێت و خەڵک لێ پرسیینەوە دەکات لەوانەی تر. بۆ یەکانێ پێم وایە خەڵکی کوردستان خەڵکیی سیاسین، ڕەفتاری سیاسیەکەن، ئەوان ڕاستە چوونە بەرەی دژی خەڵکەوە، بەڵام خەڵک بە چاوێکی دیکە تەبعەن بە چاوی سووک چاویان لێکن، بە چاوی گومان چاویان لێکن. ئێستش تەنها ڕێگای ئەوان هەیەە ئەوانەی کە هەڵبژێردراون بڵێن ئێمە بە دلیلی ئەوەی کە کەمترین ڕێیمان هێناوەتەوە، کەمترین اعتمادی خەڵکمان لەگەڵە، ئێمە ناتوانین بە خۆمان بڵێن نوێنەری خەڵک لە هیچ جێگایەک، بۆ یەکانێ ئێمە ئەوە ئیستعفا دەین و دینەوە ناو ڕیزی خەڵک. بە باوەڕی من ئەو ڕێگای نەبەسراوە. زۆر باشە کاک حەسەن، وەکو دوایین پرسیار خەڵکی کوردستان دوای ئەم سەرکەوتنێکی عەزیمی تر دەتوانن چۆن هەنگاوی باشتر و گرنگتر هەڵبگرن، دەبێت چی بکەن؟ دەزانی ئێمە گەر چاو لێ بکەین لە ماوەی ئەم 44-45 ساڵەدا کوردستان هەنگاو بە هەنگاو سەرکەوتنی بەدەستێناوە،
هەنگاو بە هەنگاو دەستکەوتی بەدەستێناوە بە باوەڕی من ئەوەمان پێ دەڵێت کە یەکگرتووی هەروەکوتم ڕەمزی سەرکەوتنمانە ئەوەمان پێ دەڵێ بێتەوەهمی نسبەت بە دەسەڵات بێتەوەهمی نسبەت بە هێزە دەرەکیەکان بێتەوەهمی نسبەت بەو تەنانەت لایەنانەی کە تەوەهم و خۆشباوەڕیان بڵاو دەکردەوە یا بڵاوی دەکەنەوە خەڵک دەبێت پێش هەموو شتێک بە ئاگاهی متەکی بن بە زانیاری متەکی بن باوەڕیان بە هێزی خۆیان بێ باوەڕیان بەوە بێ کە قودرەتی خەڵکە دەتوانێت دەسەڵاتی ڕاگرێ ئەتوانێت دەسەڵاتێک بڕوخێنێ باوەڕیان بەوە بێت کە ئاڵوگۆڕ بەدەستی خۆیان ممکنە لەسەر سەرەوەی ئەوان ئەگەر بەدەستیش بێ ئەگەر ئەو جمهوری ئیسلامی بەدەستیێنا نیزامە دیکتاتۆریەکان بەدەستیان هێنا ناتوانێت ئەوە درێژماوە بێ خەڵکی کوردستان دەبێت بیر لەوە بکەنەوە هەرچی زیاتر سازماندراو بن هەرچی زیاتر سازمان هەم بە معنای حزبیەکەی هەم بە معنای اجتماعیەکەی ڕێکخراو بن ڕێکخراوەکانی خۆیان دروست بکەن هەر لە ماڵێکەوە لە چەندانە خانەوادەوە بەیەکەوە کە دەرودەشت دەکەن کە ڕۆژانی جومعە دەچنە دەرەوە ئەوانە هەمووی ئەتوانێت لە دەوری یەک کۆبنەوە قسە و باسی سیاسی دیالۆجی سیاسی باسکردن لەسەر حزبەکان باسکردن لەسەر ڕوخاندنی جمهوری ئیسلامی قسەکردن لەسەر دواڕۆژ دەبێت چی بێتە جێگای قسەکردن لە ئێستەوە بەرەو ئێمە زۆرمان نەماوە بۆ نەورۆز 20 ڕۆژمان ماوە نەورۆزی سەرکەوتن نەورۆزێکی گەورەی شکۆدار لە کوردستانە بگرین کە لەوێشدا جارێکی دیکە ئەم سەرکەوتنە تێیدا ڕنگ بداتەوە 8 مارسمان لە پێشە خۆمان حازرکەین بۆ 8 مارسایەکی شکۆدار لە کوردستانە بیگرین و بڵێین ژن لە کوردستان دیل نییە کۆیلە نییە بەرابەرە لەگەڵ پیاوە نەکەمترە نەزۆرترە حقوقی مساویانێ ئەوانەمان لە پێشە بۆیکانە خۆسازکردن بۆ ئەو ڕۆژە تاریخیانش ئەوانە بەشێکن لەو خەباتەی کە ئەمڕۆکە سەنگەرێکی ترمان بەدەستێنە پلەیەکی تر چوینە سەرەوە دەبێ هەوڵ بدەین کە پلە بە پلە هەتاکوونەوەی کە کۆماری ئیسلامی دەڕوخێنین و باوەڕی من ئەوانە ئەو دەرس و ئەزمونانن کە دەبێت لەو خەباتی ئەمڕۆکەش وەریگری زۆر باشە کاک حەسەن من داوای لێبوردن دەکەم چون نەمتوانی کاتی ئیزافە وەرگرم چەند پامێکی شاتون دەبێ ئەوانیش بخێنینەوە بەڵام پێم خۆشە دوا قسەتان ببیستین ڕوو بە کۆمەڵانی خەڵک قسەتان چیە گەشتێک کە ئاماژتان پێ نەداوە فەرمووی من جارێکی کە پیرۆزبایی بە خەڵکی کوردستان دەڵێم پیرۆزبایی بە خەڵکی ئێران دەڵێم پیرۆزبایی بەو دایک و باوکانە دەڵێم کە لە شۆڕشی ژینا و لە یەکەم ئەعدامەکانی کە خاڵخاڵی جنایەتکار لە پادگانی نەکردی لە دەوروبەری پادگان لە شەڕی یەکەما کە کرا هەمووی ئەوانە پیرۆزبایی دەڵێم کە ئەمە سەرکەوتنێکە وەنیشانی دەدات خەڵکی کوردستان وەفادارن بە ڕۆڵەکانیان بە گیان بەختکردووەکانیان بە شۆڕشەکەیان و ئەوە نیشانیدا کە زەحمەتەکانمان بێهودە نەڕۆیشتووە پیرۆزباییان لێکەم سپاسیانەکەم ستایشی خۆراگریان دەکەین و لاخریشە ئەوە دەڵێم کە ئیتمینانیان بە کۆمەڵە بێ کۆمەڵە هەر ئەو ئێزەیەکە لە ڕۆژە دژوارەکانە سیاسەتەکانی تاکتیکەکانی تاقی کراونەتەوە و بازم ڕۆژی سەرنوشتازی تر دێتە پێشمان دڵنیا بنەوەی کە ئێمە حەول دەدەین کە سەنگەر بە سەنگەر دەستکەوت بەدەست بێنین و شۆڕشەکەمان بەرەو پێشەوە بڕوە بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێ حەسەن ڕەحمەتپەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە سپاس بۆ بەشداریتان سپاس بۆ ئێوەش و کات و ساتێکی خۆش بۆ ئێوە بینەرانتان زۆر سپاس پامێکمان لە شاری بانەوە بۆ هاتووە سێتی سلااوڕێز شانۆی هەڵبژاردن لە شاری بانا هەروەک زۆربەی شارەکانی دیکەی کوردستان و ئێران بایکۆتکراوە بێژگەل لە دەست و پەیوەندیەکانی ڕژیم کەسێکی وا بەشداری ئەم شانۆگەریان نەکرد و خەڵکی زۆر وێرانەی یەکتریان هاان ئەدا کە بەشداری نەکەن و شوێنەکانی دەنگدان خەڵوەت بوو زۆریش زۆر سپاس بۆم ئاززە کە لە شاری بانەوە نردوێتی بەڵام نازناوی خۆی نەناردبوو لە شاری سنەی سوور سێتی سلااو ئەمڕۆ ئێمە وەکو بنەماڵەیەکی لایەنگری کۆمەڵە بەشداری ئەم مەسحەکە ئینتخاباتمان نەکرد و کارێکی زۆر باشیشمان کردووە و لەگەڵ بنەماڵە بە دەوری یەک بووین و کاروباری ڕۆژانی خۆمان کرد بنەماڵەی حەوت کەسی زۆر سپاس بۆم بینەرازدە کە لە شاری سنەوە پامی نردووە بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست هەر لێرەوە زۆر سپاسی هەموو ئەو ئازیزانە دەکەین کە ڤیددیۆ وێنەیان بۆ ناردین و راپۆرتی شارەکانیان بۆ ناردین دەستان خۆش بێت و ماندوو نەبن هەر بژین و بمێنن بۆ ئێمە بۆ کۆمەڵە هەمیشە سەربەرز بن سپاسی هەموو ئەمیانانە دەکەین کە بەشدار بوون سپاسی هەموو ئازانش دەکەین کە بەشداری بەرنامەکە بوون و پەیام و ڕابۆچوونەکانی خۆیان نرد جارێکی تر پیرۆزبایی لە هەموو خەڵکی شۆڕشیێڕی کوردستان دەکەین پیرۆز بێت سەرکەوتنێکی تر تا بەرنامەیەکی ڕاستەوخۆی تر هەر شاد و بەختەوەربن
Thank you.